جوانترین سڵاوتان لێ بێت ئازیزان و خۆشەویستان بینەران بیسەران لە هەر جەیەک بینەر و بیسەری ئێمن بینەر و بیسەری گوڵستانن خۆشحاڵین خۆی پەروەردگار لە ئێوارەی 28 ڕەمەزان لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی گوڵستان لەگەڵ هاوکارم مامۆستا شێخ فاتیح و برایان لە پشتی کامێرە ژووری کۆنتڕۆڵی پەخش هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بەو هیوایی کە بڕگە و بابەت و تەورەکانی ئەم ڕۆمانچێکی ڕەزامەندی خۆی پەروەردگار پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست سوود و کەڵکی لێ وەربگرن. 28 ڕۆژ ڕەمەزانمان تێپەڕ کرد خۆی پەروەردگار ئەوەی کردومانە لە نوێژ و لە ڕۆژوو لە دوعا و لە قورئان خوێندن و لە هەر عیبادەتێک خۆی گەورە بە باشترین شێواز لێمان قبول بفەرمێت و ئەوەی کەماوە خۆی پەروەردگار تەمەنمان پێ بدا بە تەندروستێکی باشەوە بەڕێ بکەین عالەم خوایە تەنها سبەینێمان ماوە پێچێت زۆر واری دەکە یەکشەمە یەکەم ڕۆژی جەژن بێت. مامۆستا گیان سڵاوی خوا لەبێت. تو باشی؟ الحەمدوللا لەخوا بەزێ. تۆ باش بووی؟ من الحەمدوللا باش بووم. بۆیە ئیعلانم کرد یەکشەمە جەژنە چونکە هەندێک کەس ئیشیان هەیە و ئیشیان ماوە حەزیانە کرد دووشەمە بێ بەڵام ئێمە وڵای خۆت ڕعایەتی دڕیاوانیش بکەین خێچێک. نا ئینشەڵڵا قەدەرن کەوتە دووشەمە ئەوان شتێکی ترە بەس چەند سەی دەکەم یەکشەمە جەژن ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و ئێوارەیەکی تر لە بەرنامە جوانەکەی گوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە لەگەڵم برا ئازیز و خۆشەویستانە باوەڕە هەبێت کەکدانە من چەندە ڕەمەزان ناڕەحەتە قورسی هەیە بەشی خۆی بەتابەتی ئێوارەکانی ئێمە کە ئەم کاتانە تۆزە قورسە چونکە زۆر تەرکیزیەوە کە ئەوەسی بە پێ و نزیکی 2 ساعاتێک بەڵام جێهێڵانی ئەم برا ئازیز و خۆشەویستانە لە کەناڵی ئاسمانی پەیام جێهێڵانی ئەو هەموو خوشک و برا ئازیز و خۆشەویستی کە بینەری ئەم بەرنامەن و دوعای خێرمان بۆکەنەوە نامەی تایبەتمان بۆنێرن بەڕاستی جێی دڵخۆشێکی زۆر گەورەیە و بەڕاستی جێهێڵانی ئەم هەموو ئازیز و خۆشەویستە لە ئێواران ئەم بەرەکەتەی ئێواران من هەستەکەم بەیانی ئێواران هەر پێش ئەوەی بەربانگ بێتەوە بەڕاستی نەسیمی خۆشیەکانی ئێوارانی بەربانکە ئەفەرمێ لە ناوی گوڵستانەمە هەسی پێەکەی سواز بخۆی هەرچەنە لە ڕووی تونێتی و برسێتیەوە یعنی هەر لەم ئەخیرۆخرێ مانووە بین بشتێنێتەوە پێشۆشکاری قسەکردن و تەرکیزە ینی هیلاگە بین بەڕاستی بەڵام ئینشەڵڵا خۆی پەروەردگار ئەمشمان بە عیبادەت بۆ لەبەرەوە بەڕاستی من وەکو خۆم وەکو کاکدانا وەکۆم براز و خۆشەویستانەی تر کاکدانیار و ئەو برانی هەولێر کە بەشدار بوون لەگەڵ ئێمەیە خۆی گەورە بیان پارێزێ بەڕاستی کەشێکی زۆر معنەوی خۆش لەگەڵم برا ئازوو خۆشە هەستی ئێستافەکەی بەڕێوەبردننی ئەم کەناڵە ئەم بەرنمەیە زۆر جوان بوو بەڕاستی و زۆر دەستخۆشیمان هەیە بۆ هۆیان هەمویان لەگەڵ شێفدیارە کە شێفدیار ئەمڕۆ بەداخۆزێ ینی نەیتوانی بێ هاتوو وەڵام من لێرە بووم بەڵە هاتوو بەڵام دیارە هەواڵیان پێدا کە دایکی نەخۆشە خۆی گەورە شیفای بۆ بنێرەوە ئینشاءڵڵا شتانی دایناوە دوای ژەرە چین سەیری یەکەین شتێکی هەلیەکی هەوڵین شتێک کە تۆ دەسێکی بە دوعاکان من شتێ لەو شتانە بکەم کە لەیا هەیە تۆ بیان باش هەزاران هەزار جار سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت بینەرە خۆشەویستەکانی ڕۆژانە بەرنامەی گوڵستان لە خۆی پەروەردگار داواکارین کە دایکی شێفدیار خۆی پەروەردگار شیفای بدات و هەر کەسێک کە نەخۆشە خۆی پەروەردگار شیفای بدات هەر کەسێک لە ماڵەوە لە جێگە کەوتۆیان لە یەکێک لە قەڕەوێڵەکانی نەخۆشخانەکان لەم هەرێمی کوردستانە یان لە تەواوی جیهان کەوتووە خۆی پەروەردگار شیفای بدات و بۆ جەژن بگەڕێتەوە نێو ماڵ و ناڵ و کەسوکاری خۆی هەروەها هەر موسڵمانێک لە هەر سوچێکی ئەم جیهانەتە کێشە و گیر و گرفتی خۆی پەروەردگار لەسەری لابە بۆی حەلکە بەتایبەت موسڵمانانی فەڵەستین موسڵمانانی غەزە خۆی پەروەردگار لەژێر ئەو باروت و ئەو قسف و ئەو شەڕی کە بەسەریان ناسەپێنراوە هەموو جیهان مامۆستا هەموو زلهێزانی جیهان بە هەموو توانیانەوە کەوتونەتە وێزەی ئەو چنگە موسڵمانە لەوایە خۆی پەروەردگار خۆت بەهانایانەوە بێت و نەسرەت و سەرکەوتن لەم ئەخیری ڕەمەزانەیە ئێمە بە چاوی خۆمان ببینین و ئەو خوشک و برایانەمان ڕزگاریان ببێت. تەڵان کاکدانا لەم شەو لە دوێنێ شەو پێرشەوە ژمارێکی زۆر خەڵک بەڕاستی کۆچی دوایی کردو کە شەوەکانی قەدریان بەنەسیب بووە یەکێک لەوانە کە زۆر دڵتەزیێنە کە ئەم شەو کوڕی دکتۆر ساڵح خۆی گەورە لێ خۆش بێت و خۆی گەورە پاداشتیان باتەوە سەبوریان بات کە وازانم بۆ لەیلەتە قەدر ڕۆشتووە لە جادێکی ناو سلێمانیا پەڕیەوەتەوە سیارلیا و ئەمری خۆی کردووە یا ڕێی خۆی گەورە لێ خۆش بێ و سەبوری دکتۆر ساڵح و بنەماڵەکەیان و هەموو ئەو مسلمانانەی کەوا کەسیان مردووە لەم چەند ڕۆژەیە خۆی گەورە لە هەمویان خۆش ببێت و
و بەهشتی بەرین کاتە وایان ئینشاء الله هەروای شەبێت چونکە بەڕاستی لەم شەو ڕۆژانە کە کەسانی وەفاتەکەن زۆر ئەجریان گەورەیە. شەوی 25 پیاوێکی زۆر ئیمانداری شاری هەولێر کە حاجی حەسەنی ناوە کە پیاوێکی زۆر ئیماندار تەمەنێکی زۆری هەبوو بەڵام لەو شەو مبارەکەیە وەفاتی کردو. یەکێکە لە خواناسە زۆر باشەکانی شاری هەولێر ڕەنگە زۆر کەسیژنی ناسێ بەڵام من ناسیومەوە لە ڕێی کەسێکەوە کە بەڕاستی ئیماندارێکی زۆر گەورە بوو خۆی گەورە لێویش خۆش بێ لەگەڵ هەموو مردووی مسلمانان کە لەم چەند ڕۆژەیە وەفاتیان کردووە. خۆشەویستان بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی گوڵستان بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئاشنا بکەین بناسێنین. لە تەوەرەی یەکەمماندا باس لە پەروەردەکردنی منداڵ لەسەر بنەمەکانی ئیسلامەکەین کە دوو مناڵی بەهرەمەند دوو مناڵی جوان دوو مناڵی خنجیلانە کە پەروەردەی خێزانێکی تەندروستن پەروەردەی خێزانێکن کە پەروەردەتیانە ڕنگدانەوەی داوەتەوە و تێیدا لە پەروەردەیان لە قورئان و لە فەرمودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرگرتووە منداڵەکانیان پەروەردە کردو. ئێمە ئەمڕۆ لە تەوەرەی یەکەمدا لە خزمەت دوو چاوگەشی ئەم هەرێمی کوردستانەدا دەبین. لە تەوەرەی دووەمماندا ئازیزان و خۆشەویستان بۆ بابەتێکی گرنگ میوانداری ڕاوێژکارێکی پەروەردەی و خێزانیمان کردو باس لە هونەری گفتوگۆ بۆ چارەسەری کێشەکانەکەن بێگومان ئێمە هەردوو کەسێک پێکەوە بین جا لە دەرەوەی خێزان لە ناو خێزان بێگومان بەریەکەوتنی ڕۆژانەمانە بێت زۆر جار بۆی هەیە کێشە و گیر و گرفت دروست ببێت بەرزی و نزمی لە ئاستی پەیوەندەکانمانە دروست بێت. ئێمە چۆن بتوانین بە شێوازێکی جوانی هونەری گفتوگۆ بتوانین کە ئەم کێشە و گیری و گرفتانەی کە هەمانە چارەسەری بکەین. کوردوتەنی جوانیان وتوواڵە مار بە قسەی خۆش بە زمانی خۆش لە کوون ئەهێنیتە دەرەوە. ئەنی ئەتوانیت ئەو شتەی کە بۆ نمونە بە کامێرەمانێکی بەڕێزیێڵی ئەوە بکە ئەوە مەکە ئەتوانی بە زمانێکی شیرین پێی بڵێ لەوە زیاترت بۆ بکە جا لە تەوەری سێ هەمماندا دیسانەوە چینەوە ئەو گۆشە و ئەو تەوەرە تایبەتانی کە تایبەتن بە تەندروستیمان کە لە مانگی ڕەمەزان بێگومان ئێمە زۆر پێویستیمان لە هەموو مانگان زیاتر پێویستیمان بە تەندروستیمانەیە باز لە کاریگەری ڕێژەی شەکرەکەین لە جەستە خۆ دەزانی زۆرێک لە پزیشکانی تەندروستی و زۆرێک لە پسپۆڕانی خۆراک باس لە مەترسیەکانی شەکرەکەن مامۆسانی باز لە سێ جۆر ژەهری سپیەکەن یەکێک لەوانە باز لە شەکرەکەن بەڕاستی ئایا شەکر هەموو جۆرەکانی خراپە ئایا چەندێک خراپە چەندێک باشە بۆچێ خراپە بۆچێ باشە ئەمانە بەڕاستی ئەبێ قسە و باسییان لێ بکەین. ئێمە ڕۆژەش دکتۆرێکی مێشک و دەمار لێرە لە خزمەتیا بووین و باسی لەوەش کرد کە مێشک یەکێک لە خۆراکەکانی شەکرە بەس بزانین چ جۆرە شەکرێک و بە چ ڕێژەیەک هەتا تۆزە ئاسانکاری بۆ لەقمەقازیش کرد. لەم تەوەرێشا لەگەڵ پزیشکێکی پسپۆر و کە لە بواری خۆراکە چەندین بڕوانامەی هەیە بێگومان لە خزمەت یابینی لەسەر ئەم بابەتەش قسە ئەکەین. بێگومان وەک ئاماژەمان پێکرد ئەمڕۆ شێفمان لەگەڵ نابێت تا بچینە لای هەر ئێستا یا لە ناوەڕاز یا لە کۆتایی بەرنامە بەس هەوڵین دوعای خێری بۆ بکەین و ئێوەش دوعای خێر بۆ دایکی بکەن کە خۆی پەروەردگار شیفای بدات و ئینشاءالله سبەینێ شێف دیار دێتەوە و لە خزمەت یابین. ئەمە بڕگە و بابەتەکان بوو لە کۆتاییشدا مامۆستا شێخ فاتح بە دوعاکانی دڵەکانمان پاراوەکات و هەمومان ئامینی بۆ ئەکەین ئینشاءالله. هیچت حازر کردو مامۆستا بڕۆ؟ وەڵاهی کاتمان ڕەنگە کەم مابێ هەر یەک دوو دقەیە بە سێ دقەیەکمان ماوە. ئەم شەوانە کە ماوە ئەم شەو شەوی 29 شەوێکی زۆر مبارەکە گونجێ شەوی قەدر بێت لەبەرەوە ئەم دوو شەوە بە فرسەت وەربگرین چەند ئەتوانن ئینشاءالله عیبادەتی یا بکەن بەناوە پیرۆزەکانی خی گەورە ئازیزانم بپارڕێنەوە لە خی گەورە تۆ کە کەم ڕسقی تێ لە هەر بوارێکی ڕسقی مادی بێ ڕسقی گیرفانت بێ ڕسقی کەم تاعەتی بێت ڕسقی زەواج بێ کە دەستێ نەکەوتووە یا ڕزاق یا ڕزاق مەبەست زەواجی یەکەم هەیە دووەمە مامۆستا بینی خۆمان بێ هەر یەکەم من هەر یەکەم وەڵی بەخوات و هەڕشانێک جا لەبەرەوە یا ڕزاق بەڕاستی ئێمە ناوە پیرۆزەکانی خۆی گەورە زۆر گرنگە کە بە یا ڕزاق یا ڕزاق یا ڕزاق تۆ لەو دەرگاوە داوای ڕسقی خواوان بۆ نمونە کاک دانا ئێمە بەم ناوە پیرۆزانە زۆر گەورەیە پاڕینەوە ئیسە بۆ نمونە یا سەلام و یا هاتی یا سەلام و یا هاتی ینی ئاشتی ئەبارێنێ بەسەر تا یا سەلام و یا هاتی هیدایەتی زیاترم بە چووکە هەتا زیاتر هیدایەت بدرین
باشتر تێگەین لە دین، باشتر لە خواتی ئەگەین، باشتر عیبادەتەکەین و باشتر بەشی قیامەتمانە بچڕین ئینشاء الله. تۆ مشکلەیەکت هەیە یا وەکیل من کەسم نییە تەنها تۆ نەبێت، ڕزگارم کە لەم ناڕەحەتیە. لەبەرەوە ناوە پیرۆزەکانی خوای گەورە زۆر گەورەیەکە پێی بپاڕینەوە لە خوای گەورە، یا ذا الجلال والإكرام يا حي يا قيوم برحمتك نستغيث. فرمودي في غمر صلى الله عليه وسلم حتى رأي هيك فرمي اسمي عظمك أمناوة يا حي يا قيوم برحمتك نستغيث. بس بش بتو بستين إله العالمين كرزقار مان كيلم تنغانيا درباز مان كيلم ناراحت يعني إله العالمين سرفر أزمان كي لبرو بناو بيروز كان زور بابارينا وهم تربو شو كان يقدر بو دواي رمضان لهم كاتك أو ناو بيروزانا ويردي سر زمان مان بتايبتي دواي نيوجكان يا سلام يا هادي ويردي كي زور جوانا كاك يعني يا سلام يا هادي يا سلام يا هادي يا سلام يا هادي شنو أتوان أو وردانا أو ذكرانا إن شاء الله وناو صفتانا بلين وإن شاء الله خوي جورا درجاي خويتا اللي كاتو روي مرحمتك كاتا هم من فيش بخوي جورا إن شاء الله. هرشنا ديارديجي ماما صا أو يك بتيونتو لم يجدو شوي أخيرا شوي بيستونو تناد أجر رمضان سيج به يعني شوي سيميش مزگەوتەکان كان زور شوالا بن بتێنێتی وەکو شەوانی 27 و 25 و 23 تان وەکو شەوەکانی دیکەژنین بەڵام بەڕاستی هەموو فەرمودەکان باس لەوەکەن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر دەشەوەکەی زیندوو کردەوە بەڵێ گرنگی زیاتر دراوە بە شەوە تاکەکان گرنگی دراوە بە 20 ئەم شەویش تاکە و 29 بەڵێ خی پەروەردگار قدری بەنسیب کردبێتین یان ئەگەر ماوە هێشتا ئەو شەوە نەبووە بەنسیبمان بکە لە فەڕ و بەرەکەتی شەوانی قەدر ئێمە و ئێوە و هەموو لایەک ئینشاءالله بەرەکەتدار ببین ئینشاءالله. وردە وردە مامۆستا بەداخەوە دیسانەوە لەنەوە ئەمڕۆ شێفمان لەگەڵان نییە هاتبووش حازریش بوو لێرە شتیشیە نابوو من هەندێک قیمە و شتیشم بینی نەمەزانی بەڕاستی بە تەمای چی بووە بەڵام ناچینە لای ئەو ئینشاءالله خۆی گەورەش فایدایکە. وردە وردە بچینەتەوە یەکەم پەروەردەکردنی مناڵ لەسەر بنەماکانی ئیسلام دوو گەنج دوو مناڵ ئەتوانم بڵم دوو فریشتە دوو پەپوولە هاتوون بە زۆر باش من بچم مامۆستا کاکی جان فەرموون ماشاءالله ماشاءالله چۆنی خوبان ماشاءالله عەلەیکە سەلام خێر کاکە محەممەد ئەمەش کاکە هێدی خێر بێ کاک هێدی خوا بەخێر بێن کاکە بەخێر بێن خێر بێن یاخوا لەم جلە جوانانە ماشاءالله جوانن چەند ڕێک و پێکن ماشاءالله. ئەمەی سەروان کاکە هێدی بوو کاکە محەممەد سەروێوانیە کاکە محەممەد یاخوا بەخێر بن لەکوێ هاتوون ماڵەکەمەوە ماڵە کەلار ماشاءالله لەگەڵ کێ هاتن لەگەڵ باوکم ئەی تۆ لە ماڵتان لەکوێ منیش لەگەڵ باوکم هاتم لە کەلارەوە لە هەر بە یەک سیارە هاتوون نەخێر بەجێ هاتوون یەکتری ئەناسن یا لێرە یەکتریتان بینیوە لە مزگەوتی شەکتریمان بینیوە یعنی سیارەکەتان بە دوای یەکە هاتووە بۆ ئێرە نەخێر ئەوان درەنتر هاتن باشە بەخێر بین یاخوا ئێمە خۆشحاڵین یاخوا بەخێر بن کاکەکیان. ئەم کورسیانەی ئێوە لەسەری دانیشتون کاکە هێدی و کاکە محەممەد بە درێژایی ئەم 27 ڕۆژەی ڕابردوو هەمووی بانخواز و مامۆستای ئاینی بەڕێز و پزیشک و خەڵکی ناودار و گەورە گەورە هەمامۆسا لەسەری دانیشتون ئێوە شانازی بکەن بەوەی کە لە گوڵستان ئەمڕۆ میوانداری کراون یاخوا بەخێر بن سەرچاوەکانمان. ئێوە بەرنامەی ما بین ئێواران من ئێواران لە مزگەوتم ناتوانم ببینم. ئەی تۆ کاکە محەممەد من شار ئێواران لە مزگەوتم ئاجار وایە لە ماڵش بەرمانەکەم ئەلی مزگەوت ئێمە نابین باشە لە کێوە چن بۆ مزگەوت وە زۆر من مەبەستی لە تەمەنە لە سەعات چەنەوە دوای نێوڕوانە چن بۆ مزگەوت ئێوارەوە ئەڵی بەرنامەکە نبینین وەڵا ماسا من جاربە لە نێوڕۆتم ئەڕۆمە تا مەغریب نایمە جار باشە لەوێ نانەخۆ چیەکەن لەوێ وەڵا ماسا ئیشەکەی نووتر خەری خەتمی قورعانی و ماشاءالله. ئەی تۆ کاکە محەممەد ئێمە من تەک باوکمان بڕۆم لە عاسر و هاینە ولایە لە تەک باوکتا خۆی گەورە باوک هەردووکتان فەقین یا هەر تەلەبەن لە مەکتەبە نەنار فەقین ماشاءالله لە چ مزگەوتێک من لە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی لە کەلار مزگەوتی مامۆستا جاسم کەلاری مامۆستا جاسم ڕێز و سڵامان هەیە بەجێ لای مامۆستا جاسم دەرس دەخوێنن زۆر جارێ لای تەلەبەکان جارێ نەگەشتنەدا لای مستعیدەکان دەرس دەخوێنن لای ئێوە سوختن وایەت ئەزان سوختنەوە سوختە یەکەم قۆناغی فەقێتی پێوترێ سوختە
أزاني؟ باشا كاك محمد توشر فقيت؟ بله ما شاء الله. چنێکە بوون بە فەقێ؟ والله من إمسال دەسم پێ کرد. ئیمساڵ هەل لە هەمان مزگەوت من لە مزگەوتی نیشتیمان. نیشتیمان مامۆستاکەی کێ لەوێ مامۆستا سەرکەوت. لێ ڕۆژ سڵاومان هەیە چاومان سەرکەوت. کاکە محەممەد تۆ پرسیارەکەن دەست بکەین. تۆ بەس فەقێتیەکەی لە مەکتەبە ناخوێنی؟ لە مەکتەب شە بەڵێ ئەخوێنی؟ ماشەڵڵا لە پۆلیشەنی؟ لە پۆلی چوارم. پۆلی چوار. لە فەقێتیە چیتان خوێندووە بە چی دەستان پێ کردو ئێستا؟ يعني چی خوێن؟ قورئانە خوێنن؟ قورئانە خوێنم بەڵێ. عوامێلی ژوورجانی خوێن؟ نەخێر. نەتە دەستان پێ نەکردووە. ئەگە تازە بێ یەکەم ساڵی وانێ مامۆستا. بەڵێ تازەن جارێ. ئەی کاکە هێدی. ماوەسا هێدی تر پێتاڵی ماوەسایە. تاو باش نییە؟ ماوەسا هێدی تۆ چی خوێنی؟ قورئانە خوێنیسە؟ من قورئانە خوێنم و مراجعە شەکەین و حەفزی شەکەین. ماشاءالله. چەنە لەبەرە؟ دووسێ جوتم لەبەر. ماشاءالله لە بڵێن عەمە و تەبارەکەوە یان لە بەقەرەوە؟ لە عەمە و تەبارەک و. يعني ئەگەر وا بێ عەمە و تەبارەک و قەد سەمیع الله لەبەرە؟ ها؟ دەست خۆش بێ. ئەی تۆ کاکە محەممەد؟ من سێ دەستم لەبەرە. هەل لە عەمە و تەبارەکەوە؟ بەڵێ. دەستان خۆش بێ. باشە من با پرسیارێکی تریش بکەین لە بزانین کێ هانیاون ببن بە فەقێت بچنە حوجرە دەرس بخوێنەوە ئیشێکی زۆر گەورەی ئێوەی کە بەڕاستی ینی هیمەتێکی گەورەی ئێوە لەم زمانە کە گرانە فەقێتی بەڕاستی زۆر زۆر هیمەتی ئەوێ. کێ پێوتون کێ حەزی کردو بچنە حوجرە باوکتان دایکتان برا خوشکەکانتان؟ باوکم هاندەرم بووە بە لەبەرکردنی قورئان خوێندن. باوکت؟ بەڵێ. ئەی تۆ کاکەیەدی؟ وەڵام من باوک و دایکم هاندەرم بوون بۆ هەموو شتێک پشتگیریان کرد. ئێتر پارێشتان هەیە ینی مەسرفتان لە کێشنوانیە؟ ئەوایە. لەخوا بزانە. ماشەڵڵا قاتەکانیشتان زۆر جوان نەزانی؟ ماشەڵڵا. ما کاکە هێدی ئێوە لە مزگەوتەکانی خۆتان یا لە ماڵەوە یا لە مناسبەیەک قەت پێشنوێژیتان کردووە بۆ با بڵێن ژمارێک لە نوێژ خوێنان لە موسڵمانان شتیوا ڕوویداوە هێدی جان؟ لەکوێ لە مزگەوت یا لەکوێ؟ لە ماڵە پێشنوێژی عایلەم کردووە. ماشەڵڵا. بۆ دایک و خوشک و باوک و خێزانوانە؟ ئەی تۆ کاکە؟ بەڵێ منیش لە ماڵە پێشنوێژم کرد. زۆر باشە. کاکەیدی تۆ تەمەنت چەندە؟ من تەمەنم 9 ساڵە. 9 ساڵ. ئەی کاکە محەممەد؟ منیش 9 ساڵ. 9 ساڵ ماشەڵڵا. باشە ئێستا مناڵ هەیە لە تەمەنی ئێوەیە مامۆستا شێخ فاتح سەرقاڵی مۆبایل و ئایپاد و ئیکس بۆکس و چوو زانمە ئەم یاریانن یان لەوانێت لە کۆڵان بن کە ئەتادیە خۆ جارجاری چەند بچێتە کۆڵان تۆپێنێک تۆزە پاسکیل لێ بخڕێ ئەوە ئاساییە بەڵام هەیە بە بەردەوام خەریکی ئەمانێ و ڕووی لە مزگەوت نیە ڕووی لە قورئان و لە نوێژوانە نییە. ئێوە من حەسەکەم بزانم با لە تۆ دەست بکەم تۆ لەگەڵ یاریە ئەلکترۆنیەکان و ئایپاد و مۆبایل و ئەمانەیە کات بەسرە بی پۆبجی و نەخێرام شتانە ناکەم. نایکەی حەزش لێ نییە؟ زۆر باش. ئەی تۆ کاکەم؟ من وەڵی مەجالم بە یاری پێەکەم. بە پێی مەجال؟ بەڵێ. ئەی لە کۆڵان ڕەفیقتان هەیە؟ بەڵێ. بەڵێ. ڕەفیقەکانتان حەز ناکەن وەکو ئێوە بن بە فەقێ و ئەوە قورئان لەبەر بکەن و دەرس بکەن؟ ڕەفیقەکان هەموو عەسرانی ئەڕین بۆ مزگەوت. لەگەڵ تۆوە؟ بەڵێ. ئافەرم زۆر چاکە. وەڵای من سەرنجی محەممەد شتێکی ڕاکەم تەمەن هەردووکیان قیافەیەکی زۆر جوان بۆ ڕیوانن بەس تۆ ئاڵایەکی با بڵێن کوردستانی گەورە نەخشەیەکی کوردستانی گەورە لەسەر سنگە داناوە. ئەوە تۆ چی لە کوردستانە زانیان لە خۆشەویستی تایە بۆ کوردستانیان هەشتێکی جوان بوو پێدیان ئەمە بۆ کردوتە بێتەوە؟ کردیانی هەدیە چێ؟ لە بازار. لە بازار دەستی ئەوە خۆش بێت کە هەدی کردوون و دەستی تۆش خۆش بێت کە پێوە کردووە. ئافەرم زۆر جوانە. ئەی لەگەڵ قورئان خوێندنە دەنگتان خۆشە؟ بەڵێ. قورئانێک لە پاڵتانایە حەزەکەن لەبەری قورئانەکە بیخوێنن یا بەلەبەر بیخوێنن؟ وەڵای ئێوە چیتان پێ خۆشە؟ ئێوە چیتان؟ ئێمە لە خزمەت ئێوەین. چیتان جارە لە پێش لەبەر بۆمان بخوێن لە قورئانەوە بخوێن. هەر سوورەتێکی پێ خۆشە بەلەبەر بۆمان بڵێ. سەیری ئەو کامێرەیەکە و بۆمان بڵێ. بارە کاکە هێدیەوە دەست پێ بکەین. ماوەسا هێدی فەر. حەزەکەم سوورەتەکە کەمێک کورت بۆەوەی کاتمان زۆرە فێڕۆن. زۆر خزمەتتان. بەدەم بخوێنم؟ بەڵێ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر ما شاء الله وما أدراك ما ليلة القدر
ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. بارك الله. چەند قورآن خوێندووە کاکە؟ حوجز. هێدی حوجزە. بەڵێ بەڵێ. ئەم شانەی قەدر دانیشتی لە مزگەوت؟ گشتی دانیشتم. گشتی لە ینی با بڵین ئیتر نەخەوتوی هەتاوەکو نوێژبانی نەقوتم دوایتر دوای نوێژی مەشروق تێمەوە خەوم. شروق طبعا بە ڕۆژوش بوون وانە؟ قابلە هەمووی گرتووە کاکەیەتی؟ ئافەرم ماشەڵڵا. ئەی کاکە محەممەدەوە؟ من سێدانە بێنە. ئافەرم زۆر باشە. ئەی تۆ قورآنمان بۆ خوێنی؟ لەبەر یان لەبەر مەسحەفەکە؟ زۆر باشە. يا أيها النبي لم تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك والله غفور رحيم قد فرض الله لكم تحلة أيمانكم والله مولاكم وهو العليم الحكيم. وإذا سر النبي إلى بعض أزواجه حديثا فلما نبأ به وأظهره الله عليه عرف وأعرض عن بعض فلما نبأها به قالت من أنبأك هذا قال نبأني العليم الخبير. ما شاء الله. سورتي چی بوو؟ سورة طلاق. طلاق ما شاء الله. سەرکەوتوو بی یاخوا. تۆ چ جزء خوێندبوو؟ 3 جزء. 10 جزء؟ 3 جزء. لەبەر یا خوێندن؟ لەبەر. ئەڵە چەندە خوێندووە؟ خوێندنەوە لە مامۆستا دانیشت بێتە خوێندە بێتەوە هەمووی خوێنەوە قورآنێک کردووە؟ ختم نەکرا بەس ئەزانم هەموو قورآن خوێنەوە باشم. ماشەڵڵا. ئەو زۆر باشش نە. بە چۆن ئەی خوێنن قورآنیەوە لە مزگەوت بە حونجە ئەی خوێنن یا هەر بەسایە یا بە چ شێوەیەکی خوێنن؟ وەڵام من لێ مامۆسای خوێنمەوە تەجوید. لەکوێ لە مزگەوت یا با بڵێن بۆ لە سنتەرەکان یا بڵ حیکمە هەیە ئیقرا هەیە لەکوێ؟ لارێکخراوە خوێنم لە مزگەوتە خوێنم لە ئافەرم دەستا. ئەی ئەم ڕەمەزانە عادەتەن مسلمانان کاکە هێدی ختمەکەن وانە ڕۆژانە لانی کەم جوزی ئەگە خوێنن. یەک دوو ختمم کردووە. ماشەڵڵا. یعنی تۆ ختمێ تاو کردو دووەمیش تاو کرد یا تاو نەکردووە؟ دووەم جارە مامە تاویکەم. مامە تاویکەی ماشەڵڵا. لە جوزی چە نەمای دووەم؟ لە جوزی چە نەما؟ وەڵای نازانم. ئەی تۆ کاکە محەممەد؟ وەڵام ئەم ڕەمەزانە ختم نەکردن. نەوکردووە. بەشتان ساغ بیاخوا. حەزەکەن قورآنێکمان بۆ بخوێنن کاکە هێدی؟ ئەم جارە حەزەکەی با لەبەر قورآنەکەیە بێ هێدی جان. ئەو قورآنەکە بخوێنن. چ سوورەتێک شتێکمان بۆ خوێنی ئەوەی کە ئەیزانی. چی سوورەتی؟ هەر بەدڵی زانی. جارە دڵ ئێوە. جزئی عما يتساءلون بۆ خوێنی؟ عما يتساءلون؟ بەڵێ. تۆ بجۆزمەوە؟ نازانم. بەئەخیرایە. لە کەلارەوە بەتایبەت بۆم بەرنامە هاتن؟ بەڵێ. یاخوا بەخێر سەلامەت داتون ئینشەڵڵا بە سەلامەتی ژەڕۆ. ئینشاءڵڵا. پشتی بخوێنم؟ نە لاپەڕی یەکەم بخوێنە کافیە. باش. بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم 7 شدادا وجعلنا سراجا وهاجا
نزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا. سەرکەوتوە بیا خۆش. تۆ لە پۆلی چەند بووی لە مەکتەب؟ 4. باشە مەکتەب و ئیمتیحانات و ڕەمەزان و قورئان خوێندن و فەقێتی و ئەنی چۆن ئەمانە قورسنی کە ڕێکیان خەی کات بێ بە هەمویان؟ وەڵام من بایەخ بە هەمویانە دەم بەڵام زیاتر مزگەوتەکە گرنگترە بۆ من لەبەر ئەمانێرێتە سێر ڕێکی باش. ماشەڵڵا. حەزەکەی ببی بە چی تۆ لە داهاتوە؟ من حەزەکەم ببم بە مەلە. ماشەڵڵا بی بە مەلا لە ئێستاوە ئینشاءڵڵا خۆی گەورە بە ئاواتەکەی خۆی لەگەڵا. ئینشاءڵڵا مامۆسایەکی زۆر باشە لێ دەرەچێ لە خزم مامۆستا جاسم و ڕاستە ئەو مامۆسایانە ئینشاءڵڵا کەلار مامۆسای باشی لە ئێمە. بەڵێ هەر لە مزگەوتەکەی مامۆستا جاسمی شەوی بمەلا بێ منافیسی کە ڕۆژی تەوە سڵاو ڕێزی منیش و مامۆستا شێخ فاتیحیشی پێ بگەنە بڵێ لە بەرنامەی گوڵستان مامۆستا شێخ فاتیح و کاکدانا سڵاو ڕێزیانە بوو ماشە بەس بیرە نەچێ مامۆستا هین بڵێ بە مامۆستا هەڵکەوت سەرکەوت ئینشاءڵڵا. تۆ لە پۆلی چەند بووی ماڵەکەم؟ منش لە پۆلی 4م. تۆ لە پۆلی 4 چۆن وەکو هەمان پرسیاری ئەو یانی چۆن کاتەکانتان ئەگونجێنە سەلانێ بە تەلەبێ بڵێ بەخوا مەجای قورئان لەبەرکردن و مزگەوتوانم نییە سەعیم هەیە و مەکتەبم هەیە تۆ چۆن ئەمانە پێکەوە گونجێنی؟ ئێمە سەعاتێکەمێنێ هەموو سەگان ڕێکەخەین دوایی لە نوێژی عەسر تەواوبین قورئان و چ لەبەرەکەم و خوێندنەوەکەم ڕاجەیەکەم. قەت واتان لێ تۆش شاوانی قەدەر دانیشتیوانە؟ واتان لێ هاتووە ئەم پرسیارە بۆ هەردووکتان یەکەم جار تۆ جواب بەرەوە کە ئەچیتەوە مامۆستا شێخ فاتیح وەم لاتوە تەمەنی ئەمانە خەو بێ کەوچکەکە بەری نەزانی بەردەم تەکەوێ بەرلووتەکە ئەوە خەو بێ ئەوە نەوزی بێ نەزانی چۆن ناقی قەدواتان لێ هاتووە لەم قەدرانەیە وا لە نهاتوە؟ فەرمایتەوە تا نوێژی بەیانی شەکەی ناخەوی؟ وەڵام من تەک باوکمە ئەڕۆمە ئەڕۆیتەوە بۆ مزگەوت جاریکە؟ شتە ماڵە دوای شتە بۆ مزگەوت بوو نوێژ؟ لە ماڵ نوێژەکەین. خێری ئەی تۆ کاکە؟ من ئەچم بۆ مزگەوت تا دوای نوێژی مەشتوق نایە تێک باوکمە لەگەڵ ئەواییتەوە. باش ئەکرێ بپرسم بۆ سەعاتەکە و لە دەستی ڕاستایە؟ وەڵا لە دەستی ڕاست جوانترە. جوانترە؟ دە باش. وڵا خۆزگە هەر باوکتان لەگەڵاتوە دایک و باوکشتان؟ دایکم تەکە هاتووە. خۆڵی خۆزگە مامۆستامان زانیە ئەوە ئەوانیش بەهاتنەیە؟ ڕاستە لەگەڵ ئەوانیش گفتوگویەکمان کردە ئەومان زانیایە ئەوانی چکە بەڕاستی ئەمان جگەلەوەی ئیشەڵڵا خۆیان ساڵحن و خۆی گەورە خۆی گەورە پایداریان ئازاتی دایک و باوکشتیوانە خۆی گەورە ئیشەڵڵا ئەو خێزانەتان بپارێزی یا رەب العالەمین. تۆ حەزەکەی مناڵی گەوراکەن؟ وەڵام من حەزم من بە حافظ قورئان خزمەتیان دینی پێ بکەین. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. بە سەوتی چێ زۆر سەرسامی ینی حەزەکەی گوێ لە چ قاریەک بێ ها لەو جیهانیەکان لەسایی چ دەنگێکەکەیتەوە هی کێ؟ وەڵام من حەزمە لە سوعود شرێم. کێ؟ سوعود شرێم. سوعود شرێم. سوعود شرێم بەڵێ. ئەی تۆ؟ من حەزمە لە دەنگی ئەبوبەکر شاتری. شاتری سەلانە مامۆستا کۆمەڵە مناڵێ ئەم ناوانیان پێ بڵێ هەر نەزانن چی کوڕەڵانە گەورەش بێ بنەزانن هیچی وا نەزانەوە قاریانە چی. فەرمودەتان لەبەرە؟ چەند فەرمودە لەبەرە؟ من دوانم لەبەرە. دوو فەرمودە. 46 و 50 خودم پێشتر بەس لەبیرم نەماوە. ئەتوانی بۆ مام بڕی؟ ئەو یەکیان لەوانی کە لەبەرتەم. یەکێ لەوانێ ئەگەر لەبەرتەم
لقرآن أتوا إن الله يحب المحسنين وتخوي جورشا كلام خوش دوت إيه أو كتريش أو آية والله لا فرمودا مسمان حديث كان حديث في صلى الله عليه وسلم حديث يو حديث والله ما صار بيشتري لبرم حديث يجي كافر خيركم من تعلم القرآن وعلمه إنه زور حديث يجي شائع خلق زور لبرت يعني ما وصل شيخ فاتح أي فرمودك لبرة فرمودم لبرو بيشتري بلا بيرسوتو أنا هنا مدا بقرآن كم يتر اهتمامي بالقرآن لبين شو باش أيتو من فرمودي بيغمر صلى الله عليه وسلم لبر لبرتا بله. أتواني يك فرمودا من بوبلي بيغمر صلى الله عليه وسلم أفرمت من غش فليس منا أو غش لأمانية أفرم وصل شيخ فاتح بابتك زور جرينجا قرآن خندن يعني درس ودور خندن لمزجود يعني ما وصاكات قرآن وفرموديان بو باسكن بيجومان ترجمة كردي تفسير عن بوجانيا أبي أمان رنگ دانوان هبي لقل دايكو باوكو من على كاني مكتبوها أو ريو دراوسي ونيا يوتشون يعني كاتب ما مصا وآياتك تنبوش يكاتا وتفسيرك تنبوكا هو لضد لخوت أنا جيبجي كانوا تطبيقي كانوا بوشي وعزرز لدايكو باوكو قورو منالو هم تبقرن بلا مامسا سجوا مامسا يعني ما حسجين ضلي مامسا كما بوين الريو لبروي لدنيا قيامت خواي قول اللي ما رازي بيتو ضلي دايكو باوك ما بوين الريو أفرم مش يعني سئ ولا مكتبة هالسكوتان زور جوازة لك القطاع كاني تروانيا شكل بري قرآن خن شكل فقيه أقل لهم رمضان أيش الشرط عم بيه بفروش يبونونا محمد جان توليسي شيك شركة كياسي دوای نادەم با دوای لەو دنیا خوای گەورە أفرم الله إني صائمة من بروجهم بەڵێ راستا أي كاكي هديتو يجم رمضان يجم عكس الله فول قرم يعني يجم عفرم بس هستا كم محمد تو قرمياني كلاريان قصناكي أم زور قرميان نقصاك يجم هل خلقي ناو كلارن كاكا كلار خوش ها والله سليماني خوشيا كلار والله سليماني فين ترى خوش ترى بس كلار وش رب فركنا هاتون بويرا نعم ترى واستفين كيو قرمان لشويتي با ماني شو حوتوهش به جا كلار يا خوالشتان صاغبي والله ما شاء الله خلقي كلار الحمد لله الحمد لله آواتان هي منالي آوات جوانتان هي يا اخوا شن براو خوش داهيت ولا مالو من خوش كمني بس شوار برامي لخود قورترين يعني دنك يا لخون بشوكتر وسياني لخون قول باشا شو انت عامل لك الجورة كانكي ولا قال او دنكي كبتشوكيكي هل سكوت ماسا جورة بالرزي اللي بيني مامسا أفرم بشوككش جوي نديتو باشتر لبر أقلي نافعني كذوة زور باش الله أي كاكا محمد واريس وەڵام من دوو برافەیە دوبرات ان شاء الله خاليك تانك لخود قورتني يا بتشوكترين من لە گشتان گەورەتر لقيشان قورتي كاكي يعني بەڵێ ما شاء الله. كواتت شلون تعامل لقال او دوب بتشوكي تركي ئەو دوو بچکەکە هارن ئەگەرە ڕێزیان بگری گەڕەکە احترام بەرامبەر بێ ام فرموديك شمانه فرميه ما وصل الشيخ ماله. فاتح بيغمر صلى الله عليه وسلم فرميه لإيمانية أو كسيكا ريز لخوي قورة ترناقري والرحم با خوي بسوك ترناق عوانيا كابي ما بي بو بسوك كان وابين جابرا ما بي خشك ما بي هر كسي بي وبو قورة كان جوابين كاكا محمد وكاكا هدي ئامۆزا و خاڵۆزا و شتان هەیە وانە کەسیان وەکو ئێوە حەز ناکا بێت ببێ بە فەقێ بێ بە مەدرسە بێت قورئان لەبەر بکات من دوو ئامۆزایتر مەیە فەقێنەوانیش ئەوانیش ئەی خواتە من درێژیان کایە ناوێن چییە؟ ئەلەند و ئەنەس ئێمە لێرەوە ڕێز و سڵاوی زۆرمان هەیە بۆ کاکە ئەلەند و کاکە ئەنەس و بنەماڵەکان کە ئەو دوو گەنجیان پەروەردە کردو بەڕاستی باستا ئەی تۆ کاکە والله من ئامۆزام هەیە بەس لە قوم گەورەترن ئەوان هەونە سەر ئیش و هەندە سەر ئیشە إلا شان صح شان ساغ یاخۆ ئێوە لە مزگەوت لەگەڵ پیاوە بەتەمەنەکان ئیختیارەکان ڕیشسپیەکان چۆن تعاملەکەن یان پێتان ئیزعاج نین یان کاتێکە چنە پاڵیانەوە بۆ نوێژیان زۆریان پێخۆشەوە ئەسڵن چاویان گەشە بێتەوە دڵیان خۆشە بێ کە ئێوە بینن والله مامسا دیوان سەبر و تەحەمەلیان هەیە بەڵام نیوەی تریشیان هەر لە خۆیان تۆڕە ولا ئەو نیوە بن کە سەبرەکان هەیە
محەممەد جان ئەم نازانم مشکیە جامەدانی چی پێ بڵم چێ بووی بەستووی باوم خۆ دەزانانی گەسە تێکی وێنەوی بەسی بەڵێ ئەی تۆ من خۆم بەستم ماشەڵڵا ینی سەگەر لێرە تێکی بینێتانی ویبەسیتەوە دقین ئاواژ ناکەین تێک نەچێت ینی هەردایمی لەسەرتانە جامانەوە نیە من بۆ مەکتەب نابۆ ما بۆ مەکتەب لە ماڵیش نایکەم بۆ مزگەوت بۆ مزگەوت زۆر باشە چیتان هەیە بۆ تەلەبە و ڕەفیقەکانی خۆتان مەبەستم کەلار نییە هەر ئەوانیش و ئەو مناڵانی کە لە تەمەنی ئێوەیان لە تەمەنی 9 ساڵیان کە ئێستا لەوانەیە خەریکی مۆبایل چ ئامۆژگاریەکان کوڕ بەیە کەس بە لە تۆ دەست ماسا داواکارم لە دایک و باوکەکانیان کە مناڵەکانیان بنێرن بۆ ئەم ڕێگە چاکە و فێر ئەم عیلمە شەرعیە ببن بۆ خۆیان بدەن لە دەرگای باشت و پرسیاری قیامەتیش بەرامبەر خۆی گەورە شەرمەزارنەوەن هێدی جان تۆ زۆر زانی ماشەڵڵا ماشەڵڵا هەر لەیسەوە بووی بە مەلازانی ئەگەر نەچوی ترشی شوێنەکەی مامۆستا ئینشەڵا گەورە بیشتە ئەوە بەس وردە وتار بە باشە ئینشاءڵڵا ئەی تۆ کاکە محەممەد من داواکارم لەو دایک و باوکانی هانی مناڵەکانیان بنن بیانێرن بۆ قورئان خوێندن فێریان بن یارمەتی دەری بن ماشەڵڵا هێدی جان ئێوە ڕێک خەڵکی ناو کەلارن یان لادێ و گوندەکانی دەوروبەری ڕێک خەڵکی ناو کەلار ئەی ئێوە منیش هەروە ئەی خزمتانێ لە لادێ بابایمانە لە چ لادەیەک لە سێخەلیلی فەقێ مسەفا سێخەلی هەردێکشان فەقێشتی پێوەیە ماڵە بابا مەلاوە بابات مەلا بووە ماوە بابات بابام ئەرەڵا ماوە بەس بابایەکم نەماوە خۆی گەورە تەمەندری بابانی باپیرۆنی مەسا بینی خۆمان بێ با کەس جوێی لە نەبێهێدی کەس ئاگای لێ نەبێن پرسیارت تو بە دووە لەگەڵ دایک و باوکتا بینتان چۆنە دڵیان نشکێنی دڵیان ناشکێنی ئەوان تا چه ئاستێک بە هاوکاری لە تۆ ڕازین لە تۆ ڕازین بەس بینی خۆمان بە جوابەکەیمان بەس بۆ خۆمان بێ با ئەڵا مامۆستا عیبم نیێتە یانە مامۆستای تر ئەی کاکە محەممەد وەڵام باوکم دڵم ناشکێنێ ئێتر هەرچیم گەرە خوا باوکتان بۆ بێڵە دایکیشتان بۆ بێڵە ئێوەش بۆ ئەوان بێڵە ئینشاءڵڵا ئێوەش ڕێزیان بگرن ئێوەش ینی زیاد لە پێ ها قورئان فەرمێ چی لەوانەیە مامۆستا بۆشی باس کرد بێتن ئەفەرمێ وەلا تەقل لەهما ئوف هەتا هەبوو شتێکی پێڵە ئاخ ئۆف نابێ ئەوەش پێ بەرامبەر دایک و باوک وایە یعنی هەر شتێکیان وت پێتان خۆش بێ و پێتان ناخۆش بێ بەجێبەجێکن تەنها شتێ نەبێ کە ناشەرعی بێ بێ ئەمری بێ ئەویش بە ئوسلوبێکی جوان ئەبێ ڕەدیان بنەوە با ئەم شتێک بۆ ڕەفیقەکانتان بۆ هاوڕێکانتان هی قوتابخانە بێ هی مزگەوت بێ هی کۆڵان بێت یەکی ناوی دووسێ هاوڕێ خۆتان بڵێن و سڵاوێکیان بۆ بنێرن کاکە محەممەد من ئارۆ عومەر ئالان ئەمە لە مزگەوت ڕەفیقنیا لە دەرەوە لە مزگەوت ڕەفیقین لە دەرەوە ڕەفیقین سڵاوێن بۆ نێری بەشم گویان لێ بێ ئینشاءڵڵا ئەی تۆ کاکەیەتی من هاوڕێم نییە بەس لە مزگەوت ئایمە ئەوانەی مزگەوت کێن مامۆستا ژیر و محەممەد و ئەیوب ماشاءڵڵا سڵاوێن بۆ نێری ئێمەش سڵامان هەیە بۆیان مادەم هاوڕێی ئێوەن خۆشەویستی ئێمەشن انشاءالله محەممەد جان تۆ قورئانە بۆ خوێنی لە بەردەم مەسحەفەکە حەزەکەی ئەوە چەند ئاەتێکمان بۆ خوێنی وتر وردە تقریبا کاتەکەمان تەواو بۆ حەزەکەم خیتام و هەمیسێک بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بەدڵی خۆت بۆمان بخوێنە باشە چیت پێخۆشە ئەوە نيو لاپەڕە بخوێنە کافیە نيو لاپەڕە بەس الحاقة ما الحاقة وما أدراك ما الحاقة كذبت ثمود وعاد بالقارعة فأما ثمود فأهلكوا بالطاغية وأما عاد فأهلكوا بريح صرصر عادية سخرها عليهم 7 ليال و8 أيام حسوما فترى القوم فيها صرعهم كأنهم أعجاز نخل خاوية فهل ترى لهم من باقية توش ترى لهم من باقية حەزەکەین ئەوە تۆنایەتێکمان بۆ بخوێنە توش لەبەر بێیان ئەوە بێ کێشەمانە لەبەر قیچێکە سورەتێکی کورت سورەتێکی کورت
باش ماسە حەزەکەم باش. يا الله باش بەدڵی خۆت هەل لە تەبارک بێ لەکوێ پێ خۆشە لەوێ هەر 5-6 ئاەت کافیە. چۆرێت باش أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم سأل سائل بعذاب واقع للكافرين ليس له دافع من الله ذي المعارج تعرج الملائكة والروح إليه في يوم كان مقداره 50,000 سنة فاصبر صبرا جميلا إنهم يرونه بعيدا ونراه قريبا يوم تكون السماء كالمهل وتكون الجبال كالعهن ولا يسأل حميم حميما. بارك الله. والله ما مصامن تەواو بووین بەس ئەگە تۆ شتێکردنەوە حەزەکەم کۆتایەکەی هەستین پێکەوە هەر کۆتایی پێبێنین ینی بچینە لای ڕێکەکەم تۆ پرسیار شتێک لێمەوە یاخوا بەخێر بێن کاکە محەممەد پشتیوان حاجی مەجید هەروەها کاکە هێدی ئەڵکەوت یاخوا بەخێر بن وەرنە لای ئێمە با ئێمە سەچینە لای ڕێکلام وەرنە ئێرەوە بۆستن حەزەکەین با ئەم ڕسمە پێکەوە بێ ئەوە ئێرەوە سێری ئەو کامێری ناوە ڕاستەکەین پێکەوە نییە ئێسێ ماچینە لای ڕێکلام ئیتر دوایی ئێوە لەسەر خێر ئەڕۆن بۆ ئەوە کەلاریان لە سلێمانیە بن لە ماڵی خزم و ئەوانە ڕای من جارێ نازانم تۆ نازایتەوە منەچمە بۆ کەلار ئەوە زانێ خۆشەویستان خی پەروەردگار مناڵی هەموو لایەکمان وەکو ئەم مناڵانە ساڵحکە ئەوانەی نیانە خۆی پەروەردگار مناڵیان پێ ببەخشێ خوای جەن داواکارین مناڵەکانمان کوڕەکانمان کچەکانمان خوای جان ساڵح بن انشاءالله وەکو ئەم دوو چاوگەش و ئەم دوو جوانە خۆشەویستان گوڵستان بەردەوامە بێت و چینە لای ڕێکلامی باسەرکانی کاکدانە تەمان شێفدیار لێرە نییە ئێمە هاتوونێتە سەر هەوارێکی چۆڵ بەڵام بەڕاستی هەڵوێستێکی زۆر جوانە کە خزمەتێکی زۆر باشی دایکێکات نەخۆشە بەڵە لای ئەوە خۆی گەورە شیفای بۆ بنێرێەوە سفەتێکی زۆر گەورەیە بەڕاستی خزمەتکردنی دایک و باوک بۆ تایبەتی کاتێکە پێویستیان بە ئینسانە بێت هەمومانە و مەرحەلەمان بینیوە ینی بەڕاستی قورسە تەنانەت مامۆسا باسیشمان کرد ینی قیمە و شتەکانی شێ ناوە شێفدیار حازری کردوتە لێرە تەمات و پیازی جنیوە ئەوی داناوە دیارویشری زەڵات و تەرتیباتەکان کە بەڵام بەداخەوە ئەمڕۆ سری قابلەمی چۆڵکە ئەرە وڵا بەسری قابلەمەی چۆڵکەین هەمووی نەشمان زانی بە تەمای چی وەم قیمەشتە چی لێکا لێرەوە ئێمە دوعای شیفا بۆ دایکەکەین ئێوەش دوعای شیفا بۆ دایکی شێفدیار و بۆ هەموو ئەوانەی کە نەخۆشن تۆزم دەستی هینە هەیە چێشتشتە هەیە وڵا قوربان شەڵا کە جەنابەت چیتە دوعاکان من ئەم قیمێشتێ لێ یەکەم ئەی خۆیە هەر ینی بۆم برایانە شتێکی لێکن کاکە ڕۆنی لێ و خۆی وتەنی ئەوە ڕۆنی کاشۆ ئەمە قیمەکە ئەو پیازەکە و ئیتر لێرە سووریەکەینەوە و خۆ دەستان خۆ ناهێڵین ئینشەڵا ئەم برایانە بێشەکەم بکەوێت ئینشەڵا شێفدیاریش دایکی باش بێت و سبێنێگەڕێتەوە و لێرەوە بەڕاستی دڵمان لایەتی بۆیە حەزیشمان کرد بینە ئێرە هەروەکو ڕێزێک وەکو خۆشەویستێک بۆ شێفدیار بەڵام بەڕاستی شوێنی دیارە وانە ئەو ساوە بزانم تەوەری دۆم حازرە فەرموردەوە دەبچینەوێ هونەری گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان مامۆسا ئاوارە حاجی ڕایۆشکاری پەرۆدەی و خێزانی جەنابەت ئەگەر گەورەی فەرمی مامۆسەجان فەرمو ئاوەرەخە السلام عليكم. السلام ورحمة الله بخير. السلام ورحمة الله وبركاته. بخير بني أخوة. بخير بني أخوة. بلا قربان. بخير بني أخوة. أورا خان بخير بي. سلامة بي أخوة. إن شاء الله أخذ أورا نبي. إن شاء الله. يك جار وكتاي هات. بيردي؟
نعم لا ئاوارەکە لەدایک بووم بۆیە ناوراوە ئافرەت پێی بڵێ تەمەنە چەندە نەیڵێ ئەو کەشف نا کێشم نیە وڵا لەوتنی تەمەنا هیچ کێشم نییە خوا بەخێر بێی خاتون ئەوە حاجی ڕایۆشکاری پەروەردەی و خێزانی زۆر زۆر سپاس بەخێر بێخوا لەگەڵ ڕەمەزانە الحەمدولله سپاس بەخوای گەورە لەگەڵ شەوانی قەدر سپاس بەخوای گەورە بەشێکی بە مناڵەوە ڕۆ بەشێکی بە ئیلتیزامات و ئەوەی تریشیمان دابین کرۆ بە عیبادەت ئەگەر خۆی گەورە وەریگرم ئەوەرەخان چۆن ئێمە کێشەکان چارەسەر بکەین ئەمە هوەرە تەجروبەیە و ئەزمونە ئەکرێ ئینسان هەر خۆی فێری ببێ یا خودت بەڕاستی ئەمە هوەرێکەوە بێ بە دوایە بڕۆیت و شێوازی چارەسەرەکە فێر ببیت بەڵێ دەستان خۆش بێ بووم بەرنامەیە سپاس بۆ چەند بارە بانگێشتکردنی ئێمە بۆ گفتوگۆکردن لەسەر و پرسە گرنگانی کە تایبەتە بە تاک و تایبەتە بە خێزان و بە کۆمەلگا خۆم بە شەرەف من دەزانم تەمەنێکی زۆر زۆر بچووکم هەبووە گوێم لە بەرنامەکانی بەڕێزت گرتووە کە پەیوەندیان کرد وتیان مامۆستا فاتح بەرنامەکە پێشکەشەکە ئیلتیزاماتم زۆر بوو بەس لە شەرەفی ئەوەیە بەڕاستی زۆر فشارێکی زۆرم خستە سەر خۆم بۆەوەی بتوانم ئامادە بم شانازیە بۆ من هەموو شتێک سپاس دەکەم مەمنونم ئەو تەوەری کە دیاری کراوە باسمان کردووە هوەری چارەسەرکردنی کێشە خۆی وشەی هوەر لە بیدایەتە بە مانای کردنی کارێک کە ئەوانی تر بەو شێوازە ناتوانن بیکەن بینینی کۆمەڵە شتێک یان کۆمەڵە دیمەنێک کە ئەوانی تر ناتوانن بەو شێوەیە بیبینن هەر خۆی لە خۆی هەنێک کەس کە کارامەیەک ئەنجامەیە پێی دەوترێت کردنی کارێک بەڵام کە بە کارامەیەکی باش و داهێنانی تیادا دەکات پێی وترێ هوەر و چارەسەرکردنی کێشەش خۆی بۆ خۆی کارامەیە کاتێک ئەڵین هوەری چارەسەرکردنی کێشە یعنی کەسێک بەو پەڕی لێزانین و سەلیقە و داهێنانەوە کارامەی یەک فێرە بێ ینی سێشتە بەیەکەوە بەس پێش ئەوە پێم خۆشە پێناسەیەکی کێشە بکەین بۆ ئەوەی خەڵکی بزانێت کێشە چییە و ئەوانی گویان لە ئێمەیە لایەن تێگەشتوو بێت کە بزان ئێمە باز لە چیەکەی خۆی لە خۆیان بە شێوازە زانستیەکەی کێشە واتە کەم توانایی بەرامبەر فشارێک کە لە دەرەوە یاخود لە ناوە بەرامبەر ئێمە دێت تواناییەکانی چی کردار و هەست و بیرکردنەوە هەر کاتێ ئێمە تواناکانی ئێمە لەم سێشتەیە کەم بوو بەرامبەر بۆ فشاری کێت ئەمە پێوترێ کێشە بەڵام بە شێوازە ئەرێنیەکەی پێڵێن کێشە گرنگترین ئەزمونە بۆ سەرکەوتن ینی دەستەوسان بوونە بەرامبەر کێشە ئەگەر ئەم سێ تواناییە لە مرۆڤە کەم بێ بەرامبەر کێشە پێوترێ دەستەوسان بوون بەڵام کاتێک ئەم سێ تواناییە برس ئەەکەینەوە بەرامبەر چارەسەرکردنی کێشەیە بەرامبەر ئەو ڕووداوە ئەو فشاری لە دەوروبەری ئێمە ڕوویداوە ئەو کاتە پێوترێ چارەسەرکردنی کێشە و مرچیش نییە تۆ چارەسەریکە ئیلا هەر کێشەیەکەیە بڵی تەواو چارەسەرم کرد بەس کاتێ توانایەکان بەرزەکەیتەوە ڕوبەڕووی کێشەکە بیتەوە بە شێوازێکی تەندروست ئەکرێ بڵێن مرۆڤ ئەگونجێ بێ کێشە بێ یا مرۆڤی بێ کێشەمانێ یا دوو تاک ژن و مرد بێ خوشکوبرا بێ دوو هاوڕێ بێ من مامۆستا شێخ فاتح لێرە ئەم بەرنامەیە بەڕێوا بین ئەکرێ من لەگەڵ هاوکارەکانم بۆ نمونە ئەکرێ بڵین ئێمە ناکرێ کێشەمان هەبێ قەت نابێشتیوە ڕوئەدا لە سێ شوێن و لە سێ ئاستا کێشە بوونی نییە دوانیان کێشتا پێی نەگەشتووی دانێکیشیان پێ ئەگەین یەکێکیان ئەو کەسانن کە لە ناو گۆڕان هیچ کێشەیەکیان نییە یەکێکیشیان لە بەهەشتایە کە خوای گەورە خۆی بە گەوری و کەرەمی خۆی بە ئازادیەکان و نیعمەتەکان بە جۆرێکە کە کێشە بۆ هیچ کەسێ دروست ناکە سێمیان ئەو کەسانن کە حەکیمن بەکێوتری حەکیم کە زۆرترین کێشەی چارەسەر کردووە کاتێگەیتە ئەم پلی کە تۆ زۆرترین کێشە چارەسەرکەی کەمترین کێشە ڕوئایە بەڵام ناتوانانی بڵێ هەر نییە سفر نییە چونکە بە هیچ شێوێک هەموو کەسێک لە تێڕوانینی خۆی لە بازنەی ژیانی خۆی کێشانێکی هەیە کە بۆ ئەو کێشەیە بۆ کەسێکی تر کێشە نییە کەوا بێگەر وا بیر بکەینەوە ژن و مێردێک دوو هاوڕێ دوو هاوکار دوو ڕەفیق نابێت کێشەیانە بێ بیرکردنەوەیکی هەڵەیە بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە بەڵامە بێ بزانین کەی و چۆن کێشە ڕوئایە مەوەساوەرە جنابتان ڕەنگە ئەم کێشانە بێتەلاتان یان بە حکمیەوە کە مختصیم بوارن چۆن کێشە چارەسەرەکەن ینی کێشەی گەورە هەیە بچووکەیە وەسەط هەیە
کێشە هەیە کە ئینسان لە خۆی گەورەیەکە بەس خۆی گەورە نییە ڕاست بەڵێ زۆر کاتێ و کەسانی کێنە لای ئێمە لە ئاستی جیاوازان و لە مستەوای معریفی و توانایی و ئۆپشن و بەرپرسیارەتی جیاوازان لە کۆمەڵگایە ئەڵێ خۆم کە دانیشە بەرامبەرم دوای دووسێ دێر ئەڵێ من خۆم ڕاوشکارم من خۆم پارێزەرم من خۆم دکتۆرم من لە ماڵەوە کێشەی ئایلەکەم چارەسەرەکەم خێزانە گەورەکەی ئایلەکەم سێری دەمی من ئەکەن بەڵام لە ئەساسا ئێستا خۆم کە کەوتومەتە کێشەوە هیچ دیدگایەکی کێشەکە نبینم بۆی ئەو کەسەکەیت بۆ ئەوەی کێشەکەی چارەسەرکە هەستەکان نقم بووە بۆ لەبەرەوەی ئێمە کە خۆمانەکەوینە کێشە و تعاتوفمان هەیە لەگەڵ کێشەکانی خۆمانە هەر لەم یەک دوو ڕۆژەی پێشوا دوێنێ و پێرێ کەسێک لە نزیکەکانی من تووشی کێشەیەک بوو لەگەڵی خۆم ڕاوێشکارم برا گەورەکەم دانیشت بووی فەرمودەیاڵ ئەو کێشەیەمان بۆ چارەسەرکە چکە من ئەوە تعاتوفم هەیە لەگەڵی ئەوەنە بە حەزینەوە پەیوەندی پێوە کردم و هات دەستە و سام بووم وتم وەڵاهی من ناتوانم بەس فڵانە کەس ئەزانم بۆ لەبەر ئەو ڕگەزی پیاو بوو پیاو لە پیاو باشتر تێگە پێشنیاری کەسێکم بۆ کرد ڕاستە خۆ چوونە لای پزیشکێک و هاتبووینەوە براکەم سوحبەتی لەگەڵ کردمەوەی بەخوا عیلمی پێتە تۆڕێکی قوڕایی ناهێنێ تم نە لە ئەساسا کاتی خۆت لەگەڵ کێشەکە و لەگەڵ کەسەکانە تعاتوف ئەەکەی هەستەکەی بەشێکی لە کێشەکان ناتوانی دەرچەکانی ڕزگاربوون و ڕێگاکی تەندروست بدۆزیتەوە هەمان شتمەوە ساڕەکە دەنا من لە عملیاتەوەم بینیوە دکتۆر هەبووە کە مختصی بڵین جەراح بوو عملیاتی بۆ مناڵەکەی خۆی کردو خۆی نەیکردووە دکتۆری تریپان کرد لەبەرەوەی تۆ تعاتوف ئەەکەی لە دەرسی مزگەوت و قورئان مامۆستا زۆر جار ئێمە مامۆسای ئاینیمان هەیە مناڵەکانی خۆی دەرسیان پێ ناڵێ ئەینێرە بۆ لای جەنابەت بۆمونە چونکە ئەوەی کە لە کەسێکی بێگانی وەرگە لەوانە لە دایک باوکە بەو شێوازە ئەو تعاتوفەکە تێکەڵ بوو ناتوانانی چارەسەر وەک پێویست بکەی وەک ئەوەی کە ئەو پێویستی پێیت بەڵام هەموو شتانی من لە ماوەی دانیشتنمانە و بردمان بۆ لای پزیشک و هاتینەوە دوێنێ کە بردومە بۆ لای ڕاوێشکارێکی تر نفسی شتەکانی منی پێوتووە بەس چونکە ئەو تعاتوفی لەگەڵ تێکەڵ نەکردووە ڕاستە و خۆ ڕاستیەکانی پێوتووە الحەمدوللا وەزعیشی باش بوو تێگەشتنیشی باش بوو لەمەوە تێگەین کاتێک کەسێکی بۆ چارەسەری کێشە خۆی لە کێشەکە غەرق بۆ پێی وایە تا ئێرەی هاتووە بەڵام تۆ کە لە دوورەوە سەیری کێشەکەیەکەی ئەزانی حەجمی چەنە ئەزانی حەجمی چەنە وتی ئەگەیەنی کە ئەم کێشەیە جوزئێکی بچووکە لە ژیانی تۆ بە هەموو ژیانی تۆی نەتەنیوە و کە دەریەهێنی لە دوورەوە سەیری کێشەکەی خۆیەکە ئەو ئاسانتر بڕیار ئایا کە چۆن مامەڵە لەگەڵ کێشەکەی بکە باش ئەمە تۆ کە ئەکادیمیەن خوێندوتە و عملیەن چەند ساڵێکە لەم بوارەیە با بڵین ئیژەکەیت بەس کەسێک فەردێکە خۆیەکەوێتە کێشەوە ئەم کەسە چۆن لە کێشە بڕوانە ینی تعاملکردن لەگەڵ کێشە کوردنی دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ ئەم کێشەیە چۆن ئەبیانی بەڕاستیە بێ ئینسان ئێمەمانان هەریەک لە ئێمە مادەم ئیلا ئەکەوینە کێشەوە چۆن لە کێشەکانمان بڕوانین کاتێک کەسێک خۆی ئەکەوێتە کێشەوە لە ئەساسا کە لەگەڵ خودی خۆمان لە کێشەیە زۆر کات منە گێڕێنمەوە بۆ ئەوەی کە ئەم کەسە لە خۆی غەریبە خۆی ناناسێ و کاتێک تۆ خۆت ناناسی ونەبی و کاتێ ونەبی یەک پارچە ونەبی لە تەواوی ئەو گردون و ئەو زەوی کە تۆیتیای ئەلۆ یعنی معلوم نییە لێت کێیە توانە و دەسەڵاتی مطلقی هەیە بەسەر تۆیە کە خوایەکە کێیە کە قەراری گرنگی ژیانی تۆ بە باش و بەخراپ خوای گەورە قەدەرەوە هێنێتە بەردەمت بۆیە ئەم کەسانە کە خودی خۆیان لە کێشەیان متمانە بەخۆبوونیان بۆ خۆیان کەمە هەستی تاوان باریان زۆرە هەستەکەن تواناییان کەمە و هەستی بەراوردکاریان هەیە لەگەڵ دەوروبەر و من هەموو کات ئەڵێم کەسەکان خۆیان بەتەنیا وەکو دارگوێزێک وەکو دارحەنجیرێک وان لە گەشە و نمایان کاتێک تۆ گەشاکەی پەلەکەی پەلەکانت گەورا بێ فراوانە بێ لەگەڵ ئەوەی تەنیشتیشتا ئەیش لە گەشایە ئەو کاتە کێشە ڕوایە کە پەلەکانی من فراوان ئەبێ بۆ پەلەکانی بەرامبەر لێک ئاڵێ پێوترێ کێشە من سربەستی و ئازادی خۆممێ بەرامبەرش نەفسیشت کاتێ من مەسافەیەکی فراوانتر بۆ خۆمدانێن بۆ سربەستی و ئازادی سیرەکەم هەر کورسەکەی تەنیشتمەگرێ لێرە کێشە دروست ئەبێ و کاتێککە کێشە دروست ئەبێ من خۆم لەناو خۆما یەک دنیا کێشەم هەیە لەگەڵ خۆم لەگەڵ بوونی کێشەکەم کە لەگەڵ ئەوە دروستە بێ ڕاستە و خۆ ئەو کەم و کوڕی و حەقد و نقص و هەستی تاوانباری و ڕابردووی کە هەمە لەگەڵ ئەوە هەمووی قوڵەکەمە و کاتێکە زانی لە ئەساس ئەم کێشەی لەگەڵ ئەو کەسای هاتە چەند تایبەتمەندێکی کەمە بەس خۆت ئەو نەقوڵت کردوتەوە هەستەکەی تەواو هەموو ڕگ و ڕیشاڵی پەیوەندی لەگەڵ ئەو کەسە بەشێکە لە کێشە ڕاست
ئەسان خۆش بێ خۆ ماساوەرە ماساوەرە چۆن ئەڕوان وەزعی ئێستای کوردستان سێوە داتاتان ڕەنگە لابێت یانی کێشەکان زۆرن نوعی کێشەکان چین ینی ئەوەی کە گەنج تووشێ بێ یا خۆشن و پیا و تووشێ بێ خێزان تووشێ بێت بە حکمەوەی ئێمە ڕاوێژکاری خێزانین عادەتەنەوە کەسانی کە هێنە لامان یان هاوسەرن یا جوابوونەتەوە یان بەداخەوە لەسەر قۆناقی جیابوونەوە و ئێمە وەکو ڕاوێژکار بە تەنیا کەیسەکانە بینین کاتێک دوو هاوسەریان بۆ لامان بەجیا لەگەڵ ئەمیانادا ئەنیشین بزانین ئەم کێشەی چییە لەگەڵ ئەوی کەشیانادا هەنشین ینی خۆی بێ کێشە ئاوا چارەسەرکرێ خۆش ئاوا چارەسەر بکرێ بۆ کاتێک دوو کەسەکە یەنە لای تۆ ئەمیان قسەیەکە ئەویان تەحملی نیە جوابەتەوە ئەوان هاتون کێشەکە چارەسەرکەن ئەو بکەین بە ئاگرەکەیە بەڵام سیرەکەی لەبەردەم توە ئاگرێکی بچووگە خۆڵکن و تۆش ئەخەنە ناو بازنەکە بۆ ئەوەی تۆ کێشەکە چارەسەرکەی بەڕاستی ئەبێ بەجیا گویان لێ بگری کاتێ بەجیا گویان لێگری لە ڕاستیە کە خۆیان بەجیا قساکەن هەنێک تایبەتمەندی خۆشیان باس ئەەکەن بەڵام کاتی هاوسەرەکان دانیشتووە هەم شەرمەکەن و هەم ئەنانێتێکیان هەیە دان بە غڵەتەکانی خۆیان ئانانێ هەر کە ڕاستە خۆ بەتەنیا ئایان دوێنی ئەڵێ کورد بدوێنی شەرحی حاڵی خۆیەکە بەشێک لە معاناتی خۆی بازەکە دواتریش ئایان هێنیتەوە بێک و دایانە نیشێنی خاڵی کە گرنگ بێ ئەم بێوێ لە خۆیان بگۆڕێ و خاڵێکیش کە ئەو بێوێ لە خۆیان بگۆڕێ چارەسەریەکەی و ئەو کێشانی ئێستا بەعام هەیە لە کۆمەڵگەی ئێمەویەتە لای ئێمە زیاترە و کێشانن کە لە ئەساس ئاگەڕێتەوە بۆ هەڵت پەروەردەکردنی خێزان لەوەی کە دایک و باوکەکە زۆر کارامەیەکی ویان پیشانی مناڵەکانیان نایە بۆ چارەسەری کێشە زۆر کاتێت ئەڵێ مامۆستا بێ من هەر کێشەیەکم هەبێ بچم بۆ لای دایکی بچم بۆ لای باوکی یان مەجلیسی لێ بگرم یان ڕەفیقی لێ ڕاست بێرم یان بتۆرم ماڵ بەجێ بێڵم جا چارەسەر بێ یان ئەڵێ بێ خوشک و ئەگەر پیاو بێڵێ بێ خوشک و دایکی ئاگادار بکەمەوە کێشەکانی ئەمڕۆ زیاتر لە هیچ لایەنە داراییەکە زۆر زەق بۆتەوە لایەنێکی تر ئەوەیە کە مناڵەکان یان ئەم گەنجانە لە ماڵە لە خێزانە هونەری گفتوگۆکردنیان نەبینیوە و ناتوانن دانیشن وەکو دوو مرۆڤی گەورە گفتوگۆ بکەن گفتوگۆی خێزانیان نییە ئەڵێ مامۆستا من کاتێک ئەڕۆم بە دوایە قسەی بۆ بکەم ئەڵێم وەرە کێشەمانێ عینەن مناڵێک بەناو ماڵەکەیە ئەڕوا گوێم بۆ ناگرێ یان کاتێک لە شتێک عاجز ئەبێ بە 3 ڕۆژ دەنگم لێدا بڕێ گفتوگۆ ناکە کە لە کاتێکا گفتوگۆ ئامڕازێکی سادەی گرنگی و ئاسایی ناوماڵ و چارەسەر و علاقەیە دروستکردنی پەیوەندیە خێزانەکان گفتوگۆ ناکەن و هەریەکان بازنێک دروست دەکەن بۆ ژیانی خۆیان بەبێ ئەوی دیکە چاولێکەری و سۆشیال میدیا و مۆدل کە لە تایپێکی کۆمەلگایە زۆر زەق بۆتەوە ما باقی چاولەوی ترەکە زۆر تەسیری هەیە شتێکی تریشیان کە زۆر بە زەقی هەستی پێەکەین لاوازی ئیمان و نەگەڕانەوەیە بۆ فیترەتی مرۆڤ لە ڕێوەی کە ئینسانێکی مسلمان بێ کە یەقینی هەبێ و ئیمانی بۆ هەبێ خوای گەورە هەموو بارودۆخێک چارەسەر ئەکا و ئەڵێ مامۆستاکە نوێژەکەم بیرمەکەوێتەوە لە چەندم ڕکاتە بەخوا سوورەتی بەقەرە ئەخوێنم لە ماڵە ئەڵم ئەی خۆت ئەڵێ تەلەڤیزۆن بەردەوام لەسەر سوورەتی بەقەرە ئەڵم ئەی خۆت شتەکان زیاتر لە ڕووی ئیمانیەوە ئەو کەشەی من ئەیبینم هەستەکەم کەشێکی نەزەریە بە عەمەلیکردنمان زۆر کەمە ئەوەش چی و چۆنە ڕەنگە کەسێکی ئاینی مختص بێ لەو زۆر باشە بێنە سەر بابەتی مناڵ مناڵ زۆر جار کێشەی بۆ دروستە بێ لەگەڵ هاوڕێکانی لە دەرەوە لە قوتابخانە لەگەڵ خوشک و براکانی خۆی جارێ لەگەڵ دایک و باوکیشی ئێمە چۆن دایک و باوکان چۆن لە ئێستەوە مناڵەکان وا ڕابێنن کاتێک تووشی گرفتێک کێشەیەک لەم پەرێگە بێت چۆن تەعاملی لەگەڵ بکەن هەر ئەو مناڵێ دوجارە بێتە گەورەی ئێمە ڕۆژ لە ڕۆژەکە شوکە لە بیردۆزەکانی کۆنا کاتێک گوێمان لە کەسەکانی پسپۆڕی پەروەردەیە بۆ ئەیانوت مناڵ وەرەقەیەکی پاکە بەڵام توێژینەوە لە دوای توێژینەوە کە ئەکرێت لەسەر فیترەتی مناڵ لەسەر سلوکی مناڵ لەسەر هەست و مەشاعیرەکانی مناڵ نەخێوانیە مناڵ خۆی کە لەدایک ئەبێ کۆمەڵی فیترەت و سروشتی خۆی هەیە تایبەتمەندە لەگەڵ ئەم هەست و سلوکانی خۆی بە ئاراستەکردن لەگەڵ مامەڵەکردنی ژینگە گەورە ئەبێ و یەک دایک و باوک بە ناڕاستە و خۆ بەڕاستە و خۆ دەستکاری ئەم فیترەتە ئەکە و وای لێکە کە ئەمە مناڵێکی نمونەی بێ زۆر جار من خودی خۆمەم شتەشم کردووە هەمیشە ئەوە بیر خۆمەخەمەوە کە مناڵەکەم 4 ساڵە کە مناڵەکەم 2 ساڵە وەک 2 ساڵیەک ڕەفتارەکە بەڵام من بەم تەمەنە 30 و ئەوەنە ساڵی خۆم ئەمەوێت غەڵەت نەکە یەکەم شت کە گرنگە وەکو پەیامێک بۆ دایک و باوک تێبگا تو وەکو پەروەردەکارێک هەمیشە بیرت بێ
کە مناڵەکەت مناڵە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئێمە بە چەندین کێشە و بربەست و لەمپەرە گەشتوین بم کەسەی ئێستا کە پڕیشین لە کەم و کوڕی بەڵام تا ڕادەیەک سەر پێی خۆمان وەستاوین بەو هەموو ئەزمونەیە هاتوین گەشتوین بێرە تۆ ئەمڕۆ پێ دوابێ مناڵەکەت نابێ غەڵەت بکە نابێ شەڕ بکە نابێ بچێ بۆ کۆڵان نابێ بکەوێ نابێ کەس قسەی پێ بڵێ نابێ کەس دەفتەرەکەی بدڕێنێ ئەمە تۆ ڕۆبۆتێک گەورە ئەمە خاڵێکی تر خاڵێکی تر کاتێک مناڵ لە واقعی مامەڵەکردن لەگەڵ کێشەیە جارە پێشێ مناڵ بکەوێتە کێشەوە دایک و باوک ئەبینێ کە لە کێشەیان دایک و باوک ئەبینێ بۆ منە غاز نەماوە پارە نییە مەعاش نییە میوانیان هەیە شەڕەکە جارێ ئەو مشاهیدە بزانێ دایکی چۆن گفتوگۆ لەگەڵ باوکیاکە باوکی چۆن بڕوبڕووی ئەو کێشانە بێتەوە لە ماڵە کە ئەبینێ دایکی کە هەر شتێک بەدڵی نابێت درگاکایە بە عەرزا و شتەکە ئەشتێنێ و باوکی شەوە ڕوا لە هۆڵەکە ئەخەوێ و ئەڕوا بۆ ماڵی باپیرەی هەتا 12 شەو نایەتەوە تێگا بۆ مامەڵەکردن لەگەڵ کێشە ئەبێ واقع بەجێ بێڵێ زۆر مناڵ کە شتێکی بەدڵ نابێ یا بە عەرزاڕاتە پشتی قەنەفەکە خۆی ئەمە بەشێک لەوە تا ڕادەیەک فترەتی خۆی ئاسایی ئەگەر هەندێک کاردانەوە بکە لە کاتی کاردانەوەی مناڵە هەوڵی ڕاستکردنەوەی کردارەکەنەی ڕاستە خۆ هەوڵی هاوسۆزی بێ بەپی قۆناغی مناڵەکە ئاسایی یەکەوتی ئاسایی عەزێتە بوو جارێ تیماری برینەکەی بکەی جارێ ئەو شتێ شکاوە کۆی بکەیتەوە جارێ و ئازجزی و گریانەی نەسیحەتکردن لەو کاتا باش نییە بە هیچ شێوەیە من کاتێ چم بۆ لای دکتۆرڵم دکتۆر من مەعیدەم ئێشێ ئەڵێ مەی خۆ بۆ سوێری خۆ نەخێر جارێک ئاڵە بڕۆ فەحس بکە دوای پشکنینیەتەوە دوای عیلاجت بۆ نووسێ ئەنجە دوای بەسێ 4 کەلیمە ڕێنماییاتێ ئەڵێ ئەمە مەخۆ بۆیە وەکو پزیشک مامەڵە لەگەڵ مناڵەکانمانە بکەین تەندروسترە لە دوای ئەوەی کە چاک ئەبێتەوە ئەو کاتی بگەێنی و بە پرسیارکردن مناڵ بە نەسیحەتکردن وەرناگرێ پرۆسی قەنەعاتکردن کاتێ ڕوایە کە تۆ من بخەیتە واقعەکەەوە من مناڵەکە پرسیار ئەو شوشەی بەدەستەوە بوو ئەکرا بۆ قورسایی هەڵی بگری چۆن بێ داوای یارمەتی نەکرد ئەگەر جارێکی تر شوشەکە هەڵبگری قورس بێ بۆ تەڵنەگیرێ داوای یارمەتی لە منەکەی یەکسەر منیش دەستم لە هەر شتێکا بێ یەم یارمەتی دێم کە وەڵام تایەتەوە تەجروباکە بەس ئەگەری هەیەم شتە دووبارش بکاتەوە سێبارش بکاتەوە ئەبێ دایک و باوک نەرمینواندنی هەبێ لەوەی کە مناڵەکە هەتا ڕفتارێکی تازەی فێرەکە هەتا خوێکی تازەی بۆ دروستەکە پێویستی بە زەمەنە پێیوانە بێ وەک کلیکێک دوگمەیەک دایگیرسێنی ئێمە هەتا شەوانی یەکەم و دووەم و سێمی پاشێ و خاستکە بانوەکان زۆر خەواڵ بووین بەڵام لە 5ەم و 6ەم و 7ەمە ئێستا ئۆتۆماتیکیەن ساعتەکە لی ناو من بەخەبەرم کاتی ئەوێ هەتاوەکو تۆ مناڵ ڕایانی لەسەر خۆیکی تەندروست جژی شو کاتێوێ و شتێکی تر کە زۆر گرنگە بەڕاستی حەزەکە من پێمەم زۆر دڵسۆزانە بگە ئێستا گەورانێکی زۆر بەدەست هەڵت پەروەردەکردن و کوڕی دایک و کچی دایکەوە ئەناڵێنن لە حیاتی زەوجیان ناتوانن مامەڵە بکەن بەشێک لەوەی کە گەنجەکان لە پرۆسی هاوسەرگیریە لا لە شوێنی کارە تووشی کێشابن پەیوەست بوون و عیلاقە دروستکردن و ناسپێدانێکی زۆر و بە قسەکردنێکی بۆ کۆڕۆشتی چیتان کرد ئەیدەوەرەوە فەرشەکڕن بنیژێم لەگەڵتانە بە فەرشکڕین مناڵتانە بێ با بەمە بتان بێ با بەوەتە بتان بێ تەداخولکردنێکی زۆر وە گرتنێکی زۆری ئەو دایکەکە کچەکە ئەگرێ باوکەکە دایکەکەش کوڕەکە ئەگرێ ناڵن کێشەکانی خۆیان چارەسەر یان تەداخولەکەن کێشەی پارەتانێ وەرە کوڕم هاوە 1000 بڕۆشتی جەژنی پێ بکڕە نانتانیە وەرن ئێوارە لێرە نانەکەتان بخۆن نایڵن خۆیان کێشەکە چارەسەرکەن دەرەوە کێشەکانیان بۆ چارەسەرەکە و هەتا ما بن کاتێ مناڵیشیان بۆ گەورابێ ئەم ئایلێ خوان ناتوانانی و کێشەکانیان چارەسەرکەن بۆیە پەنا بۆ بەدیلی ترە بن کاتێ مناڵەکان گەورابن وڵاهی ماوەساوەرە تەوانم باسە زۆر گرنگەوە شتی زۆر هەڵەگرێت قسە باسی زۆر هەڵەگرێت و ئەم ئیسیشاری جنابیشتان ینی زۆر ضرورە لە کۆمەلگا بەڕاستی ئیسپاتی زۆر گەورە لە جنابتان بکە هەم لە ڕووی ئیسیشارە و هاتوچۆتان و هەروەها لە ڕووی ڕاگەاندنیش کە شوکارەکان ئاسانەکەن بەس ئایا سۆشیال میدیا چی کێشەیەکی دروست کردەوە بۆ هاوسەرەکان بۆ یعنی لای ئێوە یەتە لای ئێوە ئایا کێشە باریزەکە گەورەیە کات زۆر بووە لە بەهۆی سۆسیال میدیاوە خۆی لە ڕاستیە دیوێکی باشی سۆشیال میدیا ئەوەیە کە کێشەکان تا ڕادەیەک بە کەپتیە هێڵێتەوە و نایڵێتە شەنە بکە بۆ نمونە کاتێ دوو هاوسەر شەڕیانە
جاران دوو هاوسەرەکە هاتنە دەرەوە کچەکە ئەتۆرە و کوڕەکە چوو بۆ ماڵی باوکی ئێستا سیرێکی لە مامۆستا 3 ڕۆژە کێشەمانەیە لەم مێردەکرد لە ماڵەوە چیەکڵەکەی تۆ نانەخوا و ئیتر چێتە ژوورەکە مۆبایلەکە هەر ئەوەی کە ئەمە کێشەکەی لە ماڵەوە هێشتۆتەوە زۆر باشە دوای ئەوە هەر ئەو سوۆشیال میدیا ڤیددیۆیەکی من ڤیددیۆیەکی دکتۆردانا ڤیددیۆیەکی ڕاوشکارێکی تر ئەبینێ کە ئەزانێ کەسانێک هەن کێشە چارەسەرەکەن مامۆستا شێخ فاتح من زۆر ڕوبەڕوی و کەسانە من بمەوە کە لە کاتی کێشەیە بانگی کەسانێکی وەک بەڕێستان یان کەسانێکی ڕیشسپی ئەەکەن کێشەکانیان بۆ چارەسەرکەن و لە زۆر چاوپێکەوتنیکە بە منیان تۆ چۆن بووی بە ڕاوێژکار و تومە خۆم باوکم ئیشی ڕاوێژکاری کردو بەس بەلایەنە عەشایەرەکەی بەڵام ئێستا بەداخەوە لەبەرەوەی کەمینەیەکی کەم ماون لەگەڵ ڕێزما بۆ ئەو کەسانی کە بەڕاستی ئیشی ئاشتی ناو خێزانیانە کرد ئێستا مەجلیسەکە ماوە بەڵام ئەو کەسا گرنگ و خەمخۆر و دڵسۆزانە نەماون کە لە مەجلیسەکانە قساکە ئێستا مەجلیس ئەگیرێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام هەر لە ناو مەجلیسەکەیە کوڕەکە ئەهێنن لەبەر چاو عایلەی کچەکەیە پیاە خوارە و 1001 کەم و کوڕیێڵێن و 1001 جار ئەیشکێنن کچەکەش ئەهێنن لە بەناو ئەم مەجلیسە پیاوانەیە 1001 نەقسی ئەڵێن و 1001 کەم و کوڕی باسەکەن ینی کەیسم هاتووە لە مامۆستا لەو مەجلیسە ئاوا دەستم گرتۆ بە چاوم و بەزگریاوم شتانێک باسکراوە کەن من نەم کردووە کردبێتیشم عیبە لەبەر چاو ماوە خاڵە ئەم وردەکاریە بوتێ ئێستا سوۆشیال میدیا سوپاس بخوای گەورە بەو لایەن ئەرێنی کۆمەڵی ڕاوێژکاری ئەکادمی ئەناسێنێ کە بەبێ کامێرە بەبێ مەجلیس بەبێ باسکردن ئامۆژگاری خۆی تەکاو ئاها یەکەم تێدا لە کێشەکەت دیاریکردنی کێشە زۆر مهمە هەر لە چارەسەری کێشە دووەم ئاگایی کەسەکە کە حەز بکە ئەم کێشەیی هەیە ئێمە کەسێ بۆ لامان ئەڵێ من هیچ کێشەیەکم نییە هاتووم شتێکم بۆ بدۆزی تۆ چۆن وا بکەم هاوسەرەکەم بگۆڕم کە لە کاتێکە ئەم خۆی ئەو کەسێکەیە بەرپرسیاری کێشەکەیە ئێمە بەرپرسیاری هەموو جارێتیانەگەێنی و خاڵی سێم تی بگەێنی بخۆی قەنەعەتی پێ بکەی کە کەم و کوڕیەکانی خۆی چییە و کۆمەڵێک ڕێگەی ئەخەیتە بەردەزووک و ئۆپشن ئەم ڕێگە ئاسانەیە کە هەمومان ئێستا سوۆشیال میدیا و بارودۆخوای لێ کردوین هەمووی پەنا بۆ جیابوونەوە بە ئەو ڕێگە ئاسانەکەی و ڕێگایەکە پێم وابێ لەگەڵ ڕێزمە ئەگەر بە نەشارەزایی بیکەی ڕێگایەکی ترسنۆکانەیە یەکسەر دەستی بۆ بەری ئەبێ کۆمەڵێ بەدیل و تاقیکردنەوەیکەتە بێ ئەمە ڕێگایەکی ترە کە تۆ خۆت چاکەی و ئەم ڕفتارانە لە خۆتا باشکەی ئەمەش ڕێگایەکی تر کە وردە مامەڵی تەندروست بکەی لەگەڵ هاوسەرەکەت بەپێی حاڵەتەکەی جاری وایە و کەسێکێتە لامان هاوسەرەکەی نەخۆشی جستەی هەیە نەخۆشی دەرونی هەیە حاڵەت پەروەردەکردن و پەیوەندێکی ژەهراوی هەیە لەگەڵ دایک و باوکیە ئەمانە وای لەکە تەندروستتر مامەڵە لەگەڵ ما بکە بۆیە پێم وابێ بەلایەن ئەرێنیەکە سوۆشیال میدیا دەرفەتێکی باشی ڕێک خستووە بۆ کەسانی لە ناوە بن لە دەروی وڵات بن بگەن بە ئێمە و ئێمە بتوانین بەڵام لە ڕۆ نەرێنیەکەیە هەستی بەراوردکاری و خۆگرتن بە سوۆشیال میدیا و بە بەردەوام بەکارهێنانی سوۆشیال میدیا ژیانی ئەم ئاوای لێ هات ئەم چوو بۆ سەفەر ئەو ماڵەکەی گۆڕی ئەو ئەساسی گۆڕی ئەو مناڵی بوو ئەو فڵانە مناسبەی کرد وا لێکە ئەحساسی خۆ بەکەم زانین من بۆ ئەوەم نییە نیعمەتەکانی خۆت نابینی و ئەو نیعمەتی و کەسەوا لەبەر چاوتا گەورە ئەبێ و هەستی ئەوەی کە من نیمە غرور و کەسایەتی تێکەشکێنێ حرس و حەقد و حەسوودی گەورە ئەبێ واکە ناخەتاری کۆڕژە بێ و قۆڵەبییتەوە لە کێشەکان ئەوە حەزی ڕاوێژکاری پەروەردەی خێزانی سپاس بووی کە لەم دەرفەتە لەگەڵ مام حافظ بێخ ئەمە وردە لە تەوەری کۆتایی و سێهم نزیگە بینەوە ئەویش پزیشکی پسپۆڕی بواری خۆراک بزانین لەسەر بابەتی شەکرکە وتمان قساکەین ئەمڕۆ بزانین کاریگەری ڕێژەی شەکر لەسەر جەستە چییە قسە و بابەتی لەگەڵ باسەکەین و ئیتر بزانین ئەمیش لقمە قازی ئەشەرعێنێ یان نەیشەرعێنێ ئەومان زانەوەمان بیر ناچێتەوە لقمە هەر تۆزە نەرم بوویتر هەست باش هەستەکەم دکتۆر کەوای وت ویستی هەر منعی ناکە ئەژینە بڕوان پێ بکە لەوچی خۆی لقمە قازی قەت نەخوا لقمە قازی دەری دکتۆر کارزان ئەڵێ ئاردەکەی ناتەندروستە ئەو ڕۆنی تێ سوورەکرێتەوە ناتەندروستە ئەو هەموو هەر ناتەندروست ئەوەی دکتۆر دیار باسی کرد تقریبا من ئەزانم بۆشی وای وت ئەو حاڵەتی کە ئەم باسێکە کە یان کەسێکە لە مردن ئاە تۆ ئەگەیتە حاڵەتی مردن گۆشتی بەرازیش بۆ حاڵا کرد ئەوانیە کە هەر نەبێوی لەو حاڵەتایە کە تۆ
ئەکرێ شتێک بخۆی هەر چیە بێشیرینی بەس بگاتە مێشک ڕاستە بگاتە حاڵەتەوە سم پێشوازی بکەم لە دکتۆر محەممەد جەباری یا الله دکتۆری خۆشەویست ماوەسەجان یاخوا بەخێر بی سلام علیکم عليكم السلام حاجی مامۆستا بەخێر بی ماوەسەجان شوێنی قوربان فردیا بەخێر بێ يا شيخ سلام ماشي قوربان ئەخوا بەخێر فەرموو بەخێر بەسەر چاوم سلامتن دکتۆر ئەمڕۆ لەسەر بابەتێک تۆمان بان کردووە ئەخوا بەخێر خۆمان یەک دنیا بەرنامەمان لەم پەیامەوە لەسەر کردووە کە خراپە جاتەوە نازانم ئەمڕۆ تۆڵی چاکەیان نا مێمشەر بەس هینیەکی خوا بەخێر دکتۆر جان سلام دنیا خواف کۆتای ڕەمەزانی باش ان شاء الله سلام بيخوا لەگەڵ ڕۆژ و ڕەمەزانە الحمد لله رب العالمين باش الله باشن کاتۆر ئێمە هەر ئەبیسین کە شەکر زۆر زیان بەخشە و ئاوای خراپەوە بەڵام ئایا لە ڕاستی خۆی چنێ ڕێژەکەی چنێک باشە چنێ خراپە بەڵێ طبعا بەناوی خۆی گەورە و میهرەبان ان شاء الله داواکارم ان شاء الله خۆی گەورە ئەم ڕۆژە ئەخیرانە بە ليلة القدر وهمو لايك لهمو لايك قبولك إن شاء الله وجوي وطاعتي مانجي رمضان مالي قبولك موسى جان سبارت بموضوع الشكر بابتك جرينجا لبابتي خوراكا ويكشك لو بابتانية كيستد هنيك تيايا مستمر هيك تيايا سبارت بشكر وجورا كان شكر حقيقة شكر وكو خودي خوي أبي بتشن بشيكوا يعني بشي ئەو با بڵین خودی خۆی سەرچاوی سەرەکی وزەیە بۆ مرۆڤ ینی سەرچاوی سەرەکی وزە بۆ مرۆڤ شەکرە بەڵام وەکو لە بابەتی خۆراکە شەکرە بێ بە چەند بەشێکەوە شەکرمان هەیە شەکری ئاڵۆزە شەکرمان هەیە شەکری یەکیە پێوترە یەکی شەکری دوانیمان هەیە و لەگەڵ شەکری ئاڵۆزەکانمان هەیە ئەمە کۆی جۆرەکانی لە شەکرایە سەبارەت بە پرسیارەکەی تۆ عادەتەن چەندێک شەکر ڕێپێدراوە ئەگەر باسی شەکرەکە بکەین بەم شێوازە باسەکەین مامۆستا مەسەلەن بۆ نمونە هەموو دەستگا تەندروستیەکانی جیهان سەبارەت بە شەکر ئێماڵین شەکر یعنی بە شێوازە گشتیەکەی ئەگەر ڕۆژێک مرۆڤێک مەسەلەن 2000 کیلۆکەلەری خواردبێ 2000 کیلۆکەلەری مەسەلەن بۆ نموڕە ئەمڕۆ من 2000 کیلۆکەلەریم خواردووە چەندێک ئەبێ خواردنەکەی من بابڕێ ڕێژەی شەکرەکەی من لەو 2000 کیلۆکەلەریە چەندێک بێت ئەمە پرسیارە جدیەک هەموو دەستگا تەندروستیەکانی جیهان هەر هەمووی ینی ئەمە ئیجماعی ئەوەی اختلافە بێ ئیجماعی عولەمای لەسەر باشە عولەمای تەندروستی عولەمای تەندروستی ئیجماعی عولەمای تەندروستی یەک تۆزێ احتیمال ڕێژەکەی تۆزێ فەرقی هەبێ لە بینی 47 بۆ 55% ئەو ڕوزەیە کە ئێمە وەریەگرین ئەبێ لە شەکرەوە بێ باش لە بینی چەندێکەوە 47 بۆ هەندێک جارە لە 45 یا 47 بۆ چەند بۆ 55 باشە لە سەد طبعاً ئەبێ لەوەی واتە ئەو 2000 کە من باسم کرد بەڵام کە ئەڵێم ئەوەنە لە سەد لەو هینەوە بێ لە شەکرەکانەوە بێ بە هەموو شەکرەکانەوە ئیسە کە باسم کرد واتە شەکرە ئاڵۆزەکان شەکرە یەکیەکان و شەکرە دوانیەکان و لەگەڵی ئێم پێوترێت لە مەحسەڵەحێکی پێوت ئینگلیزی پێوترێت عادەت شوکەری واتە شەکرە با بڵین ئیزافەکان زیاکراوەکان بۆ خواردنەکان بەم شێوازە ئەوەی ئیسە من باسیەکەم ئەمە هەموو دەستگا تەندروستیەکانی جیهان بەم شێوازن ئەڵێن چی ئەڵێن ئێمە وتمان لە 47 بۆ 55 لە 100 وانە مامۆستا چەندێکی لە ئەم 45 بۆ 57 لە 100 چەندێکی لە شەکرە ئاڵۆزەکانەوە بێ چەندێکی لە یەکی دوایە چەندێکی لە شەکرە ئاڵۆزەکان بێ 37 لە 100 36 لە 100 بۆ 37 لە 100 ئەبێ لە چیەوە بێ ئەبێ لە شەکرە ئاڵۆزەکان بێ سەی زین باشتە بۆ بەشتان بازەکەین شەکرە ئاڵۆزەکان مەبەسمان چییە تقریباً پێویستمان بە چەندێکە پێویستمان بە ڕۆژانە 18 غرام ڕیشاڵ هەیە ڕیشاڵ ئێمە پێڵین فایبەر بەڵام ڕیشاڵ مرۆڤ پێویستی بە 18 غرام ڕیشاڵ هەیە بۆ ئەوەی تەندروستی ڕیخۆڵی حتا لە تەمەنی ما بێ چەندی 18 غرام وەرگری ئەوەنە تەندروستی ڕێخۆڵی باش ئەمێنێتەوە سەر چی ئەمێنێتەوە سەر شەکرەکانی تر کە پێ ئەوتری ئێمە ئەڵین شەکرە وەکو خۆتوتت شەکرە
زیاکراوەکان ئەوەی کە مشکلەیە بۆ ئێمە ئەوەی کە گرفتمان بۆ دروستەکە بەڕاستی هەموو دەستگا تەندروستیەکانی جیهان وەکو باسم کرد ئەڵێن لە کەمتر لە سەتادەی ئەو ئەهاوتم 37 لە سەتی بۆ شەکرە ئاڵۆزەکان بوو ئەی دەیەمێنێتەوە ئەو دەیە لەکوێوە بێ لە شەکرەکانەوە بێ لە شەکرە تاکەکانەوەی کە وتمان ئیزافە کۆکرا ئەوەی کە ئیزافە ئەکرێتە بەسەر خواردنە باشە وەکو مەسەلەن شەکری سپی مەسەلەن بۆ نمونە وەکو ئەو شەکرانەی کە لە خیتە ناو کێکەوە ئەخرێتە ناو ساسەوە ئەخرێتە ناو ئەنواع و ئەشکالی کە خواردنەوە دروستێکرێ کەمتر لە 100 ئەم کەمتر لە 100 بۆ ئەوەی ڕێکخراوی تەندروستی جیهانی تۆزێک تونە لەم مەوزوعەیە تۆزێک تونن ئەڵێن چی تۆزەکەمیان کردوێتەوە ڕێژەکە دەستگاکانی بۆ نمونە فاو بۆ نمونە CDC ئەمریکی بۆ نمونە ڕێکخراوەکانی تر سندیکاکانی تر ئەوان ئەڵێن چی ئەڵێن لە ڕۆژێکە 45 غرام شەکر 45 غرام شەکر 45 غرام شەکر یان 40 غرام شەکر ئەو شەکرەی کە وتت عادت شوگەر یعنی شەکرە ئیزافەکان ئەم 45 غرام شەکر تقریبا 40 غرام شەکر بۆ 45 غرام شەکر ئەبێ ئەوەنە لە شەکرەکەەوە بێ بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی تۆزێکینە تۆزێک تونی کرێتەوە لەم بابەتە تقریبا ئەوەی ئەوانە کاتە 9 کەوچک شەکر 9 کەوچکە چای شەکر 9 کەوچکە چای شەکر ڕێکخراوی تەندروستی جیهانی سەیری کرد بەم دوایینە تۆزێک خەڵک زۆر ئەڕامە بۆ مۆزوعی شەکرەکان زۆر ئەخۆن و خەڵکیش بە بۆنەی ڕێژەی قەڵەوی لە دنیاە هەساچیان کرد وتیان ئەم ڕێژیان تۆزێکم کردەوە کردیان بەچن کردیان بە تقریبا بە 30 غرام 25 بۆ 30 غرام شەکر بە حدودی تقریبا 6 کەوچک شەکرەکە 6 کەوچکی چا 6 کەوچکی چا شەکر ئەمە سەبارەت بە ڕێژەکان وابزانام ڕستێکشم پێیان داوە ئەگەر بتوان بیخەنە سەر شاسەکە ئەگەر بتوان ئەوە هەموو بەبێ دەستگاکان ئەمە خاڵی سەبارەت بین ئەی باشە ئێمە ئەڵین شەکرا باشە ئێمە ئەڵین چی ئیسە وازە و ماوەسا یعنی شەکرە سپیەکانە بێ کەمترین بێ لە 100 بێت تقریبا 25 بۆ 30 غرام شەکر بێ و لەگەین هەندی ڕێکخراوی CDC و ئەمانە ئەڵێن تقریبا با بڵێن 50 غرام چی بێ 50 غرام شەکر ئەی باقیەکەی لە چیەوە بێ کە ئێماڵین گەورەترین لە دانێوەڵەکانەوە بێ دانێوەڵەکان هەموو جارێ من وتومە لە بەرنامەیە وابزانام چەندجا هەر لەم تەلەڤیزیۆنەوە باسم کرد لە هەموو دەستگایەکە من باسێک دانێوەڵەکان گەورەترین نیعمەتن لەسەر گۆی زەویە گەورەترین نیعمەتن لەسەر گۆی زەویە بۆ لەبەرەوەی ئەم شەکرە ئاڵۆزانەیان تێ دانەوێڵەیەکی نانێکمان هەبێت لە دانەوێڵەیەکی تەواو ئەمە بەڕاستی نیعمەتێکی گەورەیە لە نانێکمان هەبێت لە جۆیەکی تەواو لە گەنمێکی تەواو بەڕاستی ئەمە نیعمەتێکی گەورەیە ئەمە باسی هینەکەین شەکر فقط لەوەی شانیە شەکر لە میوەی شە هەیە شەکر لە سەوزەی شە هەیە بەڵام کەمتر شەکر لە ماستی شا هەیە شەکر لە شیری شا هەیە باشە خواردنی ڕۆژانەوانە خۆی حەشاراوە هەمووی حەشار داوەتەوە مۆزوعی ئەو بابەتەیە ئەمە ئەمە سەبارەت بە ژمارە ئەمە سەبارەت بە ژمارە کۆی ژمارەکان کە باسم کردین انشاءالله لە بەرنامەکەی ئێوەیە سەبارەت بە شەکر و بەراودی شەکرەکان و جۆری شەکرەکان باش دکتۆر کە باسی شەکری یەکی و دوانیان ئالۆزەکانەکرێ بۆ ڕێژەی ئالۆزەکە زیاتر ینی باڵەوەی جەستە زوو تەحویلی ناکەوە هەڵی نامژێ و ئەوان احتیاجیە زیاتر بێت لە سارێکی زۆر لە یەکی و دوانیەکە پرسیارێکی زۆر گرنگە زەبەت قسەکەی تۆ وایە ئەم شەکر ئاڵۆزانە بۆ ڕێژەکەی زۆرترە لەبەرەوەی خودی خۆی مەسەلەن تۆ ئێمە نانێک لە گەنمێکی تەواوەخۆین چیتیایە مادە ڕیشاڵەکانی تایە ئەمما دەڕیشاڵیانەوا لە شەکرەکەی خودی خۆی شەکرەکەی کە لە ناو بابڵین نانەکەیان ئەوەی کە تاکی خۆی هەر تاکی شیشتایە نایەڵێ هەڵمژیرێ بە تەواوەتی ئەمە یەکەم واتە ڕێژەی شەکرت کە ئەی خۆی زۆر بە ئاسانی بەرز نابێتەوە بەڵام ئەمە نانێک کە لە گەنمی تەواو کەپەکی پێوە بێت نەک ئاردی سفرین ئاڵۆ پەکەکەی لەگەڵا بوو ئەمە یەک میوەیەکە خۆی بۆ نمونە تۆ ئەو خورمایە خۆی ئەو خورمایە 150 بۆ نمونە با بڵین ئەگەر باسی شەکرەکە بکەیت دوو جۆر شەکری تایە دوو جۆر شەکری تایە بەڵام هەر خودی خۆی نییە یەک دنیایە تایە یەک دنیایە مادە ڕیشاڵی تایە ئی ئەم ڕیشاڵەیە بۆچی خورما مشکلەی نییە لەبەرەوەی ڕیشاڵەکانی زۆرە جگە لە ڕیشاڵەکانی کە زۆرە یەک دنیایە باشە ڤیتامینات و کانزە و ئەوانی تایە بابەتەکە لەکوێیە
بابەتەکە لەوەیە ئەم شەکرە ئاڵۆزانە سەرچاوەیەکی گرنگن بەچی بە مادە ڕیشاڵەکان و مادە ڕیشاڵەکان گەورەترین نیعمەتە بۆ ڕیخۆڵە بۆ گەورەترین نیعمەتە لەبەرەوە ئێمە هەر خۆمان نین کۆمەڵی بەکتریامان هەیە بەقەدەر خانەکانی لەش بەکتریا هەیە لە ڕیخۆڵەیاژی ئەم ڕیخۆڵ ئەم بەکتریانە حەزیان لەینە بەکتریا سوود بەخشەکان حەزیان لەینە حەزیان لە مادە ڕیشاڵەکان بەس بەکتریا زیان بەخشەکان حەزیان لە چەوریە حتا لێشەوە بۆ شێوت مەبەستم چی بوو مەبەستم ئەوەیە گەورەترین خواردنی خۆراکی سەرەکیە بۆ بەکتریا ڕین سوودبەخشەکان بەکتریای سوودبەخش لە ڕیخۆڵە زانی چی ئیشێکەکەن وەڵی بەرنامێکی تەواوی ئەوەیە سعات و 2 سعات لەسەر بەر بەکتریای سوودبەخش لە ناو ڕیخۆڵەیە چی ئیشێک ئەکات چی کارێکمان بۆ ئەکا بەڕاستی تەندروستی قۆڵۆن نایە لە ئینسان تووشی قەبزی بێدایە لە تووشی دەخۆشیەکانی دڵ بێ چەورەکانمان بۆ کەمەکات تەسەوڕەکەن بەوەسا ئەو بەکتریانە دیسانەوە شۆرێکی چەوریمان بۆ دروستەکە داوی شۆر چین فاتی ئاسیدا ئەم شۆر چین فاتی ئاسیدانە دیسانەوە گەڕێنە ناو خوێنەوە کۆلیسترۆڵمان بۆ دابەزێن تەسەوڕەکەن ڤیتامین کەیمان بۆ دروستەکەن هەرەتی ماتە پاشە ڕۆیەکەی کە هاتوتە ناو ڕیخۆڵەوە ئەمە وەڵام لە پرسیارەکەی تو کە بۆچی مادە ڕیشاڵەکان شەکرە ئاڵۆزەکان گرنگ کاتور ئێمە جاروایسە بە حکمی لەوانێ من زۆر حەزم لە شیرینی نەبێ بەس بەچیە بزانم ڕێژەی شەکر لە منە چەندێکە زۆرە کەمە کەدینەوە پرسیارێکی گرنگە زۆر مویمە بەڕاستی باشە پرسیارەکە بەم زۆر مویمە چۆن من بزانم ئایا شەکرم زیاد خواردووە یان نەم خواردووە ئەمە گرنگە بەڕاست چکە جاری وا هەیە تۆ ئەبێ بڕۆی بێ بۆ لای من حساباتت بووە بکەم سێ ڕۆژ بزانم چی ئەخۆیت و چی ناخۆیت و نازانم چی دوایی بیخەمە ناو سۆفتوێرەکە و پێ بڵێم وەڵای مامۆستا تۆ شەکر زیادە خۆی ها چۆن نەزانی شەکر زیادە خۆی هەندێک ئەعلامات هەیە کە لە خۆتا دیاریکە یەکسەر پێتەڵێ ئەڵێ ئەوەش ئاگار لێ بە شەکرەکان ئەلەرمێکەڵێ شەکری شەکرە خراپەکە و زیای یەکەم شتەوانەی بە بەردەوام تۆ حەزت لە شیرینی حەزلێتی کازانیت حەزت لە شیرینی بوو بزانە مشکلەیەکە ڕێژەی شەکرەکە و بەرزە خاڵی یەکەم خاڵی دووهەم سەی دەکەی خاڵی دووهەم سەی دەکەی با بڵێن کێشت زیابێ سیرت کرد تۆزە کێشت زیابوو باشە کە زانیت کێشە زیابوو ئەوە بزانە مشکلەیەکەی بە تایبەت لە منتیقەی ورگە هەر ئەوە ورگە بۆ پیا بوو بزانە ڕێژەی شەکرت زیایە باشە ماوس ئەمە چەوری ئەو چەوریەی کە شەکرە وای لێ کرد بە دڵنیاییەوە زیابوونی فرۆکتۆز بە تایبەت فرۆکتۆز هاوتمان دوو شەکر جۆریکی هەیەکیان لە فرۆکتۆزە زیابوونی فرۆکتۆز سە پێتەڵێن بۆچی بۆ ئێمە فرۆکتۆزمان زیە ئیخۆیمە دانێوەڵە بخۆین و میوە بخۆین فرۆکتۆزمان زیان نییە ئەی بۆچی زیاد بەڵام پێشەوەی بڵامیەوە بەمەوە بێمەوە سەر نیشانەکان ئیدەن خاڵی یەکەم وەکو وتمان سێرەکەی حەزت لە شیرینیە خاڵی دووەم مادەین با بڵێن چەوری زیابێ و قەڵاوە کێشت زیابێ سێرەکە خاڵی سێم تێرە خواردووە لە سەر سفرەکە هەر ئەوەی دانشیت وڵی برسیمە بەقڕ نیشانێکەوەی شەکر لەستا زۆرە نیشانەوەیە کە چییە کە شەکر لە شتایە زیادە خاڵێکی تر مەزاجت تێکەچی تۆزی سە مەزاجت باش هەتا شیرینەکە خۆی مەزاجە باشە دوای تۆزێ مەزاجت تێکەچی ئیلا پێویستە بە چایەکە یا پێویستە بە شیرینیە بەس وەڕبوون و گێژبوونە کاتۆر بێهێزی بێتاقەتی بەڵام ئەوە یەکێک لە عینامەتەکانی ترە بێهێزی و بێتاقەتی ویستم باسیەوە بکەم بەڵام ئەمەی تر کە باسمان کرد مەزاجت جیا سی دەکەی زوو هەڵەچی زوو بێتاقەتەبی لە شت زوو تااقەتت نامێنێ لە مەوزوعەکە بوو لەبەرەوەی حەزت لە شیرینیە لەشت داوای شیرینیە کابەوەی بێتە لەشتەوە کێش زیاکردنت چەوریەکانە تۆزێ زیاد بێت ترایگلیسیریدەکە و بەرزە بێت و ئەگەر ئەمەیان بەبی ئەوەمە بڕۆیتە مختبەر بەڵام پێشەوەی بڕۆیتە مختبەرەوەی کە باسم کرد بەڵام کە ڕۆیشتە مختبەر سێرەکەی ترایگلیسیریدت بەرزە چەورەسیانەکە شت بەرزە لەگەڵ چەوریەکانیشان شەکرێکی زۆرت خواردەوە بە تایبەت فرۆکتۆز و ئەوانە ئەمانە واولێکە بەڕاستی پێت ئەڵێ تۆ ئاگادار بە تۆ شەکر لە شتایە زیابە ئاگادار بە کەمی کەرەوە ئامان کەمی کەرەوە بۆەوەی بە مشکل چکە بدوایی مەترسیەکانی شەکری شتامە باسەکەم ئینشاءالله باسی ئەگەر کاتە ئێمە نانە خۆین میوە ئەخۆین
ئەمشەکە چۆن ئافرین ئەو گرنگە باباسی زۆر گرنگە زۆر گرنگ باشبوو لە بیرمانە چوو ئێمە سیرەکەی نەفەرێک بۆ نمونە عادەتەن ئێمە سیرەکەی وڵایڵێ دێ بۆ لای ئێمە ئەڵێ وەڵاهی من نانەکەم نانی گەنمی تەواوە نانی جۆی تەواوە و زۆریش ناخۆم و برنجیش کەمە خۆم ساوریش کەمە خۆم باش ئەی خۆم بەس کەمە خۆم ئەوە زۆر نییە لە ڕۆژێکە یەک جار نانەخۆم کە برنجیشە خۆم نانی پێوە ناخۆم و تۆزێکشی تۆزێ برنجە خۆم باشە ئەی ئەمە زەڵاتەیش ئەخۆم ئەی میوەش ئەتیادی میوە ئەخۆم مشکلەم نیە ئەی ئەمە لە کوێوە دێماوەسا ئەمە وەکووت باسمان کرد ئێمە لە تۆزێک لە ئینەکەی باسم کرد ئەمە پێوترێ ئەم شاراوانە ئەمە مشکلەکەی لە کوێوە دێ عادەتەن لە سیرەکەی زەڵاتەیە کە دروست کردووە دێ کە چەپێکی تێ خیتە سەری ئێکە چەپەکە فرکتۆزی زۆرتیایە باشە ئەم فرکتۆزە تامی شیرینی زۆرە باشە یانەوە تا مەسەلەن پۆتێ های فرکتۆز دایتی پێوترێ مەسەلەن بۆ نمونە سۆسێکی پێوەکەی سۆسەکە شکلێکی زۆری تایە بەڕاستی یانەوە تا بۆ نمونە ماستێکە کڕی ماستەکە ئەڵی بەخوا ماست بە تامی میوەوی کڕم باشە تەسەوڕەکەی ماست بە تامی میوە یانیان لە بازاڕی سە ماستی تامی میوات بەس قاپێکی ماستی بچووک ئەوەی کە ئێمە خۆمان قاپێکی ئەتیادی بیخۆین ئەو قاپە ماستە مقارنتەن بە قاپێکی میوەی ماست 15 غرام شکلی تێ 15 غرام شکل ئێ باشە ئێ مناڵەکە ماسەکەیت باشە دوای ئەوە چکلێتێکی دیەتی لە جژنا چکلێتیەتی ئێ باشە کولیچیەکیتی بە ئەڕوا پسکیتیش ئەخۆی ئەمانە یان هەندێک شتێ لە سوپەرمارکیتەکانە زۆر مشکلن بۆ نمونە ئەڵێ فریشوگەر یعنی شکلیتیان نیە ئەوە لە ساردیا هەیە لە ساردیبەت ئافرین مەوزوعی ساردیەکان ساردەمەنیەکان یا شەربەتەکان یان بۆ نمونە وەکوتم لە سوپەرمارکیتەکە پسکیتێکی بۆ دروست کردی ئەڵێ وەڵایی ئەمە شکلیتیان نیە هیچ شکلیتیان نیە یعنی چی هیچ شکلیتیان نیە تێنەگەیشتین ئەبێ بیخوین تۆ ینی چی شت نییە شکلیتیانە بێ ینی چی ئەبێ بزانی چەنی شکلیتیایە بەڕاستی بیخوین تۆ بزانین چەنی شکلیتە یان نووسراوە ئەم خواردنە ئەم پسکیتە بۆ شەکرێ یعنی چی بۆ شەکرێ ئەبێ بیخوینتە بۆ شەکرە چەندێکی تایە بەڕاستی شەکر ئەمانە وامان لێکن کە ئاگا لێ نییە ژیانێکی تەندروستیشە ڕۆیت و سێرەکەی بەڵام لەم لاو لەو لاوە ئەوە ئەخۆی ئەخۆی تو سێرەکەی شەکرەکە و لە ڕۆژەکە یا زیاد بوو ڕۆشتە سەر و 50 غرامەکە بەپێی توێژینەوە زانستیەکان ماوەسە بەپێی توێژینەوە زانستیەکان وڵاتە ئەوروپیەکان ئێستا سێقات شەکرە خۆن ئێمە نازانم ئێمە توێژینەوەیەک لە بەردەستمان نییە بڵێ وڵایی خۆشمان نەمان کردەوە بەدەمە بەڕاستی هینی خۆمانە ینی باسی بڵێ کەم تەرخەمی ئێمەیە بەڕاستی کەم تەرخەمی ئێمەیە لە ڕووی داراییەوە بەڕاستی لە ڕووی داراییەوە پێویستی بە پرۆژێکی نیشتیمانی ئەمە زۆر گەورەی ئەم ئیشە وشێکی پیرۆزە بەڕاستی بۆ ئەوەی من بزانم تاکی کۆمەلگای خۆم چکە بەڕاستی گرنگە من بزانم چەنێ شەکرە خۆین ئەوەی ئەیزانین ڕێژەی قەڵەوی زۆرە کە ڕێژەی قەڵەوی زۆر بوو دوو ئەگەر هەیە ئەگەری چەوری و شەکرەکە بە یەکەوە زیاد بۆ زیادی خۆر ڕێژ زیادە ڕەویان کردو خاڵی دووەم ئەم شەکرە پێوتری ئەم شەکرە شاراوانەمان هەیە ئێمە ئاگامان لێ نییە و ڕاستی ئەی خۆین لەوچە مەعاشیش دای کردێ کەواتە ئێستا ئەکرێ خولاسەی کەلام کورتکراوی قسەکان ئەوی پێی ئەوترێ شەکری سپی باڵێ بڵێن ژارە نەخێر نەخێر نەمانوت نانەماوەسەدانا شتیوانە شەکری ئەگەر لە زیاد ژارەوەیە کە بی خۆی بۆ نمونە نەوەڵا ئەوە مستەڵح من بیستومە فعلەنەوە قسەی تۆ کە ئەیڵێ ئەڵەن سێ ژارە سپیەکە ئاڵەن شتیوانە واللهی ئەگەر لە ڕێژەی خۆتا بیخۆی ئەگەر ئێمە بەس ئەو شەکرە شاراوانەمان بدۆزینەوە بەس ئەو شەکرە شاراوان یاهی بەسان لە جژنایە معقولە تۆ نانێکی گەورە خواردووە لە بەیانەکەی نانێک گەورە بخۆم باشە نانێکی چەور و لەگەڵ برنج و لەگەڵ ئەوەیە بخۆم لەگەڵ قەیسیا خۆتەزانی دوای ئەوە بڕۆم شیرینی بخۆم شەربەت بخۆم چکلێت بخۆم هەتا نیوەڕۆ دوای ئەوە لە نیوەڕۆیە بێمەوە نانێکی تریش بخۆم ئەم جا دوای ئەوە 10 ماڵەکەی 10 چکلێتی تایە 20 ماڵەکەی ئەوەی تایە خۆشمان کۆمەڵایەتین کاکە ناکرێ بەڕاستی 20 ماڵک ئێ باش ئەگەر خۆ چکلێتین کریچەکەیشی بۆ دانێ ئەی خۆیان نەی خۆی تۆزێک مشک بەڕاستی ئەمە
ئەگەر کوی ئەم بابەتە زێرەکەی سێکەین لەوەیە بێبەدووقە ئەوەی من بزانم لەوەیە شەکری با بڵین ئەوەی کە باس ژەهر نییە هیچ هیچی نیەکی نییە بەڵام زیادە ڕێوی تیاکەی نیێمە کاتۆر ئەوێ بە چ نەخۆشیەکی درێژخایە ئافرین ئەوەی گرنگە ئەو قسەی ئێمە بەڕوو بۆ کەسێکی تەندروست ئەبێ بەچین واللهی ئەگەر زیادە ڕێوی بکەین ئەبێتە هۆکاری نەخۆشی شەکرە زیابوونی مەترسی با هەر خوچکار خۆی نییە مەترسی نەخۆشی شەکر نەترسی چاودیەکانی خوێن زیابێ وەکو وتمان ترایگلیسەرەیت کوی ترایگلیسەرەی زیابوو چاودیەکانی ترشمان ڕاستیاکە بەڕاستی ئەبێتە هۆی نەخۆشیەکانی قەڵەوی بەڕاستی ئەبێتە هۆی جەڵدەی دەماغ و ئەگەر بۆ فترەیەکی درێژ جەڵدەی دەماغ و جەڵدەی دڵ و ئەمانە ئەبێتە هۆی تەسەوڕەکە نەبێ ئەبێتە هۆی سەرسانی خوێن زەخت ئێ لە دوایی شایەکێک لە هۆکارانێ زەختی پەپستین سەرەتان تا ڕادەیەک مەگەر ماوەدە سنایەکان بێ بەڵام لە دواییە بێتە هۆی وەکوتم زەخت پەستانی خوێن کوی ئەم بابەتانە هەر هەمووی بەڕاستی کێشێکی دروستمان بۆ گەورەمان بۆ دروستەکە لە مەدایەکی درێژکەچوانی کاک شێخ فاتح پرسیارەکە بە شێوازێکی دیکە بکە ئەی ئەگەر ئەم شەکرەیەکی و دوانیانە ئەم شەکرە سپی هەیە بەڵێ ئاڵۆزەکەنە بەڵێ خوڕما و میوە و نان و جوئۆنە باش ئەم شەکرە تەرکین نەیخۆین هیچە بێ ئێمە مادەم لەوەکانی دیکایە تەعویزەکرێتەوە یا لەو شاراوانی وتە ئەگەر ئەم شەکرە سپیە نەخۆین دنیا خرە بێ مێشکمان کێشەی بۆ دروستە بێ کە دکتۆرێکی بەڕز لە جێی تۆ دانیشت وتی مێشەگەیشێک لە خواردنەکانی شیرینیە شیرینیە بەڵام ئەو شەکرە سپێ گەنەی خوێن چێ بێ پرسیارێکی قورسە قۆمان بۆ عازر نەکرد دڵنیا مەیزانی بەڵام هینە وەکو گرفت لەوەیە گرفتە بۆ دروست نەبێ وەکو گرفت یعنی میوە شوازی لێبێنی نانە بەس شەکری سپی باوەڕ ناکەم گرفتێکە بۆ وانە نانە بۆی کەڕێ لەو ترسناکێگە هەرنەی خۆی چێ بێ خۆی کە ئەڵین هەرنەی خۆی پرسیارەکە تۆزێ قورسە پرسیارەکە تۆزێ قورسە لەبەرەوەی تۆزێک مرۆڤێک بدۆزیتەوە یەکێک باشەک هیچ لە وجیەوانە نەخوا تۆزێ قورسە کاتۆر شەکری هەنگوین و میوە بۆی مەخراپە ناوەڵە نەوەڵا شەکری هەنگوینەوەوانە بەڵام هەنگجون بەکارهێنێ لە مەواڵی سەناعیە چونکە هەنگجونێکمانەیە زۆر هەرزانە باشە هەر بە شەکر دروستیان کردووە و دیسانەوە بەکاری هێرێ لە دروستکردنی خواردنەکانی ترە وەکو وتمانەها لە کێک و لە ئەمڵاوەشکالی من خواردنی مناڵ بە هەنگوین دروستکراوە هەنگوین دروستکراوە من بانگی بەڵە بانگین دروستکرا جگەلەوە بەڵام میوە نەوەڵا هیچ مشکلەیەکی نییە هیچ گرفتێکی نییە ئینشاءالله بەس بە شەرتێ بە زیادە ڕەوینە ئێمە شەڵی زیادە ڕێن شەربەتەکە زۆرتری شاڵەکانیانە ئەمانە بەڕاستی بێ ئاگادکەواتە ئێستا خوورما کە شیرینە هەمومان نەزانین ئێمە ڕۆژوشی پێشکەین نواش سونەتە قەناعەتی شم وایە گەر شتێک زەرەری بۆ تەندروستی هەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێ ناکە بڵێ یەکەم جار ئەوە اختیارتان بێ بەدڵنیایە خوورما ینی ئێستا بتوانێت خەڵک بەکارێنێ بە چاوی خوا لە باتی و شەکرە وردە یان شەکری کڵۆ باشە گرفتێک دروست من باسیەوە ناکەم ئایا مادەکان زایەکانی بەهۆی چایەکەەوە هەڵێ مژەڵەوە بەس ئەگەر لە باتی شەکری وردە خوورما بە چاو خۆنیا تو کێشە هەیە هیچ گرفتێکی نییە هیچ مشکلەیەکی نییە بە پێ هیچ توێژینەوەیەک بەرچاوی من نەکەوتووە لە بەردەسی منایە نەکەوتووە باشم کە زیاد ئێمە پسپۆری لە توێژینەوەی زانستیەوە ڕاست لە بواری خۆراکە زۆر ینی پسپۆری لە مەوزۆی توێژی هیچ توێژینەوەیەک لە بەردەسی منە نەکەوتووە بەردەم نەوەکەندوتەوە لە هیچ گۆڤارێکی دنیاە کە شەکر خورمایەک لەگەڵ چایە بخۆی گاردێکێک دروستکەوەی بیستم وتیان علاساس خورما لەگەڵ چایە بخۆیت و سەرەتان و شێرپەنجە و شتیوانی بە هیچ شێوازێک دکتۆر محەممەد جەباری ئەگەر لی پرسین کەسێک ئێوێسە گوێ لە ژنابە گرتووە ئیسچارە بە جنابەکە کە شەکر کەم کاتەوە لە جسمیە ئەوێت چی بکات ینی ڕێنمایی تۆشیە واللهی ڕێنمایەکەمانەوەیە ئەمە بۆ هاوڵاتی خۆمەکوت ماوەسان بەڕاستی ئێمە لەوەیە زیاد لە سەدها بەرنامەمان کردبێ ئێمە با بڵین خاڵە گشتیەکان باسەکەین بەڕاستی ئەم خاڵە گشتیانە واللهی هاوڵاتیان الحەمدولله ئێستا سەقافەتێکی تەندروستی باش دروست بووە لە ناو خەڵکیە ئەگەر ئەمانە پێوڕەوکەین ڕێکخراوی تەندروستی جیهانی دەهینی هەیە با بڵین ئامۆژگاری هەیە سەبارەت بە تەندروستی و لە ساغی یەکێک لەوانەی کە باسیەکەین بابەتی خۆراکیە یەکێک لەوانە یەکێکان ئەڵێ مەسەرەن لێ قەت واز لە نانی بەیانی مێنە مەسەرەن بۆ نمونە یەکێک لەوانەی کە ئێمە باسیەکەین
ئەو خۆرە ئەو شەکرە شاراوانەیە کە لە خواردنایە بی ئاگامان لێ ئینە لجەسەدیکە عەلەیکە حەق ئەمەیە کە تۆ ئەبێ ئاگاداری ئەو شەکرە هینانەبی شەکرە شاراوانە یان نایکڕم بۆ مناڵەکەم نایکڕم یعنی من ناڕۆم لە بیرمان نەچێ یعنی خودی خۆی ئەو شەکرانە معلبانە یعنی ماستێکی معلب یا خواردنێکی تریشی معلب و شەکریشی تیا خۆ بەس شەکریتیان نییە خوێشی تایە خوێشی تیا ئیزافاکرێ فئێمە گەر خۆمان دوورکەوینەوە لە شەکرێکی با بڵێن لە سۆسێک لە زۆر سۆسکردنێکی با بڵێنین لە کەچەپێکی زۆر کە ئەخرێتە سەر زەڵاتە و ئەمانە لە نانە سپیەکان تۆزێک کەمترکەی چکە نانی سپی شەکری زۆرترتیایە وەکو خۆت کەپەکەی پێوە نەما فە نانە سپەکە بێت تۆزێک کەم بکەیتەوە بەگەل لەوە بێ کە نانەکە و خوارد برنجەکە ئاگادار بە لە کێک و شیرینی کە کێک و شیرینیەکان دەستە خۆش بێخوا ئەمە زۆر میمە ئەپی ئاگادار بم لە کێک و شەکری و ئاگاوتان لێ و شیشە حالین ئەو کێکانە چی شیرینیەکی گەورە ئەخەنە سەری بە هەر کامل ئەمە فومەکەی بە ناوی خۆتەوە دروستێکەن و ئەمە ڕاستیە بێ ئاگاداربی هیچ مرۆڤ من ناڵێم مەیخۆ بیخۆ حتا ڕێکخراوی ڕێکخراوی تەندروستی با بڵێ هەموو دەستگا خۆراکیەکانی دنیا کە وا بزانجارێکی دوور باسمان کرد کە خوینە خۆراکیەکەیان داناوە خۆراکی تەندروست قاپە خۆراکی تەندروست یا سفرە خۆراکی تەندروستێ بەشێکی بچووکیان داناوە لە جەنگ فودەکان خۆراکە بێکەڵکەکان بەڵام بچووکە چونکە ئەزانێن مرۆڤ هەبوو ئیخوا ئێبا بەشێکی کەم بێ لە ژیانتە حەزت لێتی بەڵام وات لێ نەکە تۆ بە بەردەوام خریشی ئەم شەکراڵ هینانەبی بەڕاستی ئەوە دڵنیام ئینشاڵڵا مشکلەوە ورزشێکی لەگەڵا کاتماوە دەست خۆمانە کۆدا ئەمڕۆ دکتۆر هەستەکەم ئەوانەی تۆزە لایەنگری شەکرن و شیرینی هەستەکەم ئەم بەرنامەی ئەمڕۆم بەدڵی ئەوان بووە کاتۆر ئەو شەکرانی کە کەسێک بۆ ڕێجیم بەکاری هێنێت ینی ئەو بەرهەمە بێ شەکرەکان ئایا ئەمە ئەتوانین بڵین تەندروست هەیە ئەتوانین بڵێن ئەمە شەر چاواشەکاریتیایە خواردنانە لە بیدایەتەوەتەوە چاواشەکەرەکەیەکی زۆر گەورەیتیایە چاواشەکەواسی کەوتە لە مارکەتەکان ئەمە بێ شەکر ئەمە بێ شەکرە هەندێکیان سیرکە هەندێکیان جۆرێکی لە هەندێکیان تەبان چاواشەکاریە هیچ مەجالێکی تی ئەگەر بیدۆزیتەوە ئەبێ بیخوێنیتەوە لەی بڵەکە بخوێنیتەوە کە لەی بڵەکە تیایی نەبوو معنای وایە ئەسڵەن کۆمپانیاکە هینە ئەسڵەن کۆمپانیاکە تەزویرە هەرسی قەی پێمەکە ئەبێ بە پێی چکە ئێمە کە پێوتر فود لی بڵین فود لی بڵین بە کوردی نازانم لی بڵین ینی ئەو وینەی ئاماژە پێدراوە لەسەر خۆراک لەسەر خواردەکەی کە بینەکەوە کاغەزەی کە پێێتی ئەو کاغەزەی کە پێوەیت ئەبێ بە تەفاسیل بزان پێ نووسرابێ ئایا لە پارچەی خواردنەکە چەندێکی تایە چەندە شەکری تایە چەندێ کاربی تایە چەندە شەکری ئالۆزیەوە ئەوە ئەسڵەن بڕای پێمەکە ئەسڵەن مەیکڕاوە بەڵام کە نووسرابوو کە نووسی بیت با بڵێن فری شوگەر هە اینجا بە دوایە بگەڕی اینجا بە دوایە بگەڕە بزانە چەند غرامی تایە چونکە وەکو وتم هەندێک لەوانە چاواشەکاریە چونکە دیعایە و ئیعلام بەڕاستی ئەو پاری کە تیا سەرفەکرێت لە دیایەوە ئەلانەوە پارە یەکینێکی جوانە بۆکەن باشە پاکێجینێکی جوانە بووەکە سەرنجە ڕاکێشەڵە وەڵڵاهی ئەوە بۆ شەکرە بخوا دایکم شەکرەی نییە بە ئەوەی بۆ گوناحە بە سێرەکەی کە خوێنیتەوە سێرەکەی نەخێر شتیوانی ئەمە یەکێک هەندێکیان ماوەسادانە هەندێک لەو خواردنانە بڵێ خودی شەکرەکەی تیان نییە بەڵام خواردین شەکری با بڵێن پێوترێ شەکرە هینەکان ئەوەی کاخرێتە ناو کە پێوتێختە ناو بیپسی و پێ بڵێن چی ئەو شەکرانە پێوترێ شەکرێکی زۆر هینە تامی زۆر شیرینە بەس وزە نابەخشێ ئەستیڤە بۆ نمونە ستیڤە جۆری ستیڤیا یان ئەسپارتام یاخرێتە ناو چایەکەەوە بۆ نەخۆشیەکی شەکرە یان ئەسپارتامە یان وەڵ حاصل کۆمەڵێکن لەو شەکرانە ئەو شەکرانە وزە نایەن یعنی شەکرت بەرز ناکەنەوە ئەنی ستیڤیا باشە بیخۆن ستیڤیا شەکرت بەرز ناکاتەوە بەڵام کێشەیەکی هەیە بەردەوام بوون لەگەڵ لە ستیڤیا بە پێی توێژینەوە زانستیەکان واتە ئەو شەکرانی کە ئێمە باسەکەین کۆی شەکرەکان ئەمانە وزە نابن شەکر بەرز ناکەنەوە بەڵام مشکلە بۆ گەدە دروستەکەن بۆ ڕیخۆڵە دروستەکەن
باش نین بۆ ئەو بەکتریایی کە لە ڕیخۆڵ بۆیە زیار ڕەویش لەوەیە بکەین تۆزێک ئەویش باش. دکتۆر محەممەد جەباری پزیشکی پسپۆڕی بواری خۆراک سوپاس بووی کە لە ڕەمەزانە هەڵەنە خزمەتدانین خۆی پروردگار ئەو عیل زانستی پێێتە بەرەکەتی تێبکە و تەمەنی شت بەرەکەتی تیاابێ گەورە بمێنی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەورە جەناب تو نمونەی وەکو جەنابی گەورە زۆر خۆشحاڵ بەرزمش خۆشحاڵ کاتورگیان دکتۆر پیرۆز حافظ بێخۆ دکتۆر جان مامۆستای تر شێف نەما من وتم دەستکاریەکەکەم بەزوا بزانم ئەو برایانە خەریکی بوون تازە قەیناکە بە ئەوان هیچ خۆیان بکەن ترودەوە دەوازم کاتیەوە هاتووە کاتی دوعاکانە بۆ دوعاکانی جەنابەت بەجێ بێڵین لە شوێنی خۆمادانیش لە شوێنی خۆتە دابنی شەوی شەڵا ئێمەش بە دڵ دوعاکەین. خۆشەویستان گوڵستانی ئەمڕۆژ کۆتایی هات عالم خوایە دەردی مامۆسایانی مزگەوت و فەکەکان ئەڵەن هەر سبەینێمان ما بێت لە ڕەمەزان سبەینش بەرنامەمان نەبێ ئینشەڵڵا گوڵستان دێتەوە خزمەتان وەس ئەمڕۆ کۆتاییمان پێێنا تا ئەڵلقەیەکی نوێ هەموو لایەک بەخواست بێرین ئەچینە لای دوعاکانی مامۆسای خۆشەویستمان مامۆستا شێخ فاتح ئینشاءالله یا الله دەست خۆش بکەدانەگەڕ دەسەر کەوتوم ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه يا رب خوايشان يا عبدين ضعيفين لاوازين غفلة بآقايي نزاني گناهكارين والله بخوايك من هيا پەروەردگارێک کە لێ خۆش بۆ لە گوناهەکان کە عەفو و سەتر و کەرەمی هەیە لە دەرگانەی مەرحەمەت و سەوز و میهرەبانی توا ڕاوەستاوین لە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕاوەستاوین لە شەوە کۆتاییەکانی قەدر و لە ڕۆژە پڕقەدرەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕاوەستاوین دەستی زەلیلی و بچووکی زانی و کەم دەرخەمیمان بەرزەکەینەوە بەلای تۆ عەفومان بکە و لێمان خۆش بە ئیمانمان دامەزراو بکە لە غەفڵەت و بێ ئاگاییەکانمان خۆش بە تەمێکی دوور و درێژی بە هەدەر ڕۆشتومان یا ڕەب العالەمین لەو هەموو قسۆر و لەو هەموو کەم دەرخەمی و لەو هەموو تەمەنەی کە بە زایع چوو یا ڕەب عەفومان بکە نەمانتوانی بەندایەتیە کە شایستە بە خوایەتی و دەسەڵاتی تۆ بێ یا ڕەبی ئەو بەندایەتی ئەنجام بین عەفومان کە غەفڵەت و بێ ئاگاییەکانمان کەم تەرخەمیەکانمان سەتر بکە لە دنیا و لە قیامەتە یا ڕەب یا ڕەبی ڕۆحی ئیمانداری و دینداری باش و تەوبەی نەسوحمان تیازین و بکەرەوە یا ڕەب دوای مانگی پیرۆزی ڕەمەزان نەگەڕینەوە سەر گوناه و تاوانەکان شەکەی دەستی گوناه و شکستەی دەستی شەیتانەکان بووین یا ڕەب العالەمین چارە سەرمان بکە لەم کۆتاییانەی مانگی ڕەمەزانە داوای عەفو و مەغفیرەتی تۆکەین تا چاک بینەوە تا باش بینەوە تا بە ئاگا بینەوە یا ڕەب تەوفیقمان بە و هیدایەتمان بە و سەربەرزمان کە لە هەموو برا و خوشکەکانمان خۆش بە لەم برا ئازیز و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام خۆش بە لەوانی کە هاوکاری ئەم بەرنامەیان خۆش بە یا ڕەب العالەمین خۆیان و ماڵ و مناڵیان یا ئەرحەمە الراحمین سەرفرازی دنیا و قیامەت بکە سەرجەم ئەوانەی بینەری بەرنامەکانی ئێمە یا ڕەبی بە تایبەتی بەرنامەی ئێوارانی گوڵستان زۆر نەوانی کە دوعاکەن و پاڕێنەوە یا ڕەب دوعاکانیان گیرا بکە
نەخۆشەکانیان چارەسەر بکە کێشە و موشکیلەکانیان مەهێڵە سەرفرازیان بکە یا ڕەب ئەوانی لە دەرەوەی وڵاتن لە کوردستانی ڕۆژهەڵات لە کوردستانەکانی ترن یا ڕەب لەم کوردستان عزیزەی خۆمان یا ڕەب العالەمین لە هەموو شار ولادەکانە هەر دوعا و پارانەوە و نیزایەکیان هەیە گیرایی بکە وەریان بگرە لە مەحشەرە شەرمەزاری بەربارەگای تۆ نەبین لەسەر پردی سڕات کەوتوەکانی ناو ئاگری دۆزەخ نەبین لە کاتی سرە مەرگە یا رب العالمین هاو دەمی فریشتەکانی عەزاب نەبین یا رب العالمین فریشتەکانی مەرحەمەت و میهرەبانی بنێرە بۆ لامان شەیطانەکانمان لێ دوور خەرەوە لە کاتی سرە مەرگە تا عاقبەت خێری بەدەست بێنین عاقبەت خێرمان بکە ئیلاهە العالمین ڕۆژ و ساڵ و تەمەنەکانی داهاتوومان پڕ لە خێر بکە یا رب پڕ لە چاکەی بکە ئیلاهە العالمین بە دووری بگرە لە گوناه و تاوانەکان و لە شیوەکانی گوناهەوە نەڕۆینتانە چی لە شیوەکانی دۆزەخ یا رب تەوفیقاتی خۆتمان لێ مەبڕە هیدایەتمان زیاتر بدە یا رب مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێ قبول بکە ئیلاهە العالمین شیفای نەخۆشەکان بدە یا کەریم یا الله ئەوانەی هەردوو عاو پارانەوەیەکیان هەیە ئەوانەی مناڵیان نیە مناڵی ساڵحان پێ ببەخشە ئەوانەی ژیانی هاوسەرێتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەینەوە لە کەسی خراپ بە دووریان بگرە یا رب العالمین ئەو خێزانانەی کێشە و مشکلیان هەیە کێشەکانیان بۆ ئاسان بکە یا رب دڵ و دەروون و قەناعەتیان باش بکە ئیلاهە العالمین سەرفرازی دنیا و قیامەتمان بکە ڕزق و ڕۆزی حەڵاڵمان پێ ببەخشە لە ناو حەڵاڵەکانی خۆتا بمانژێنە و بۆ حرامەکان یا ربی مردوو بین و دەستی بۆ نەبین یا رب تەوفیقمان بۆ هیدایەتمان بە اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتنا قلب آسسا